عزیزان و سڵاتان لێبێت بەیانیتان باش بێت ساڵی نوێتان پیرۆز بێت بەو هیواین کە هاتنی ساڵی نوێ هاتنی و بەدی هاتنی خەون و ئاواتەکانتان بێت وە ببێتە ساڵێکی نوێ بۆ یەکڕیزی و تەبایی گەلی کورد. بەڵێ عزیزانم ئەمڕۆژ کۆمەڵە بەرگە و بابەتمان بۆ ئامادەکردوون کە تایبەتن بە ساڵی نوێ بینەری دەبین. عزیزانم ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەرمان بۆ ئامادەکردون تایبەتن بە ساڵی نوێ تەوەری یەکەممان و سەرەتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەنجامدانی بۆنە و چالاکیەکان و کاریگەری لەسەر کەرتی گەشت و گوزار. وەک ئەزانین کە کەرتی گەشت و گوزاریکە لەو کەرتانەی کە لە زۆربەی وڵاتان وڵاتە پێشکەوتوەکان ئەو وڵاتانی کە لە ڕووی گەشتیاریەوە پێشکەوتون بێگومان گرنگی زۆری پێدەدرێت، بەڵام لە هەرێمی کوردستان بێگومان گرنگیەکی ئەوتۆی نییە. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چی بکرێت تا بتوانین کە گەشتیاری زیاتر ڕابکێشینە هەرێمی کوردستان و ئەمەش بکەینە ژێرخانێکی ئابووری بۆ وڵاتەکەمان. ئەمە تەوەری یەکەممان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان قسە و گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە چۆن پلان سازیمان هەبێت بۆ ساڵی نوێ. بێگومان هەر یەکێک لە ئێمە پێویستە کە پلانی هەبێت بۆ کاروباری ڕۆژانەی خۆی بۆ ئەوەی کە کاروبارەکانی بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێت. ئێمەش ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی گرنگی پلاندانان و ئەو کەسانی کە پلاندا ئەنێن لە ڕۆژانەیان بۆ کارەکانیان جیاوازیان لەگەڵ ئەو کەسانی کە پلانیان نییە. ئەمەش تەوەری دووەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری سێمان قسە و گفتوگۆکەین لەبارەی دیزاینکردنی جلوبەرگ و ئەو جلوبەرگانی کە بۆ ساڵی نوێ بۆ ساڵی 2020 مۆدیانە ئێمە ئەمانێت باس لەوە بکەین کە چ ڕەنگێک لە ئەم ساڵدا لەبەر دەکرێت و لە هەمان کاتیشدا گۆڕانکاری جلوبەرگەکان بەراورد بە ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی تر تا چەند جیاوازی هەیە. ئەمە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین بینەری بن و سوودی لەوەربگرن. بەڵێ عزیزان لەگەڵتان بەردەوامین وەکو وتمان تەوەری یەکەمان و سەرەتامان قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە چۆن چالاکی و ئاهەنگەکان ساز بکەین بۆ ساڵی نوێ و لە هەمان کاتیشدا ببێتە هۆکارێک بۆ ڕاکێشانی گەشتیار. بۆ مەبەستەش محەممەد ئیبراهیم زایی مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری گەشت و گوزار میوانمانە. مامۆستا گیان سڵاو لێبێ بەیانیت باش بێت. بەیانی ئێوەش باش، بەیانی بنەرانی باش. پیرۆزبایی ساڵی تازەی 2020 لە هەر چوار پارچەی کوردستان دەکەین. ئینشاءالله ساڵێکی پڕی خۆش و کامران بێت. لە تۆش پیرۆز بێ مامۆستا گیان. مامۆستا ئەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەم ئەو بۆنە و چالاکیانە چین کە ئەنجام دەدرێت و ئەبێتە هۆکارێک بۆ ڕاکێشانی گەشتیار بۆ هەرێمی کوردستان. بۆن و چالاک لە کوردستان خۆت دەزانی ینی زۆرمان هەیە لەخوا بەجایبە ئیسا بۆن و چالاک ینی جەژنەکانمان هەیە، سەرساڵ هەیە، بەهار لە نەوروز و بەهار. ئەم بۆنەی لە ڕاستی پێ بڵێم ئەبێ بەرپرسانی گەشت و گوزاری لە کوردستان ئەمە دایمە ڕچاوی بکەن، پلان بۆی دابنەن، چۆن ئامادەکاری بکرێت، چۆن بتوانین ساڵ بە ساڵ سەرنجڕاکێشی خەڵک زۆرتر بکەین، بێن سەردانی ئەم کوردستان بکەن. کوردستان ڕاستی پڕ لە دەوڵەمەنە لە شوێن و ئاسەوار و شوێنی سروشتی و شوێنی حتا لە سنتەری شارەکان سەرنجڕاکێشی نیسە مۆڵات کریاس و خەڵکە مینەی ئەو خەدەماتێر دەکەن، ئەو خزمەت گوزاری دەکەن. ڕاستی پێ بڵێم ئێمە کوردستان بەلە 10 ساڵ زۆر جیاوازە لەگەڵ ئیستا، بەس لەگەڵ ئەوەشە ئێمە دەوێتمان ساڵ بە ساڵ ئەو ڕێژەی خەڵکە کە تێن سەردانی کوردستانەکەن ڕێژەکە بەرزتر بێتن، لێن ئێمە نابێ مەحروم بین لەو ڕێژە. ئێمەشە ئەبێ پلانێکمان بێتن. ئەو پلانە پلانی استراتیژیشە ڕێکخراوی نێودەوڵەتی لە 2002 و لە 2004 ڕێنمایی دەرکردیە. دەڵێ ئەبێ گەشت و گوزار پلانی استراتیژی بۆدا بنرێت و بچێتە ناو پلانی استراتیژی نیشتیمانی. یعنی گەشت و گوزار ڕاستی زۆر گرنگە لەسەر کاریگەری زۆری هەیە، لەسەر ئابووری، لەسەر کۆمەڵایەتی، لەسەر حتا سیاست، چۆن بتوانین ئەو وڵاتە بچێتە پێشەوە.
بەڵێ مامۆستا ئەمەوێت باس لۆ بکەین لە هەرێمی کوردستان تەنها گرنگی بە گەشت و گوزار بۆ چەند وەرزێک دراوە یاخود کەمێک لە وەرزەکان دراوە بۆ نمونە زیاتر لە وەرزی بەهاردا گرنگی بە کەرتی گەشت و گوزار ئەدرێت ئایا گرنگ نییە کە لە سەرجەم وەرزەکاندا گرنگی بەم کەرتە بدرێت بە تایبەت لە وەرزی زستان و گەزانین کە سروشتی کوردستان وایە کە زۆربەی وەرزەکانی تێدا دەردەکەوێت وە بێگومان لە وەرزی سەرماشدا پێویستە کە گرنگی بەم کەرتە بدرێت و بۆی کە بتوانین گەشتیاری زیاتر بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین. ئەوە ڕاستە ئێمە کوردستان جۆرا و جۆری شوێنە گەشتیارەکان وا دەکاتوانی بەگە پلانێکی بێتن پلانە توکما پلانێکی ڕێکوپێک ئەتوانی ساڵەکە بەردەوامیش بکرێ بەس ئێمە ڕاستی ئێمە بۆن هەیە ئەو کە بۆ لەو بۆنەیلا کە تێن یعنی بەڵێن وەک سەر ساڵ جەژنەکان بەهار هەندێ بۆن هەیە ئەکەوێتە ئەوتڵی گشتی بڵێن ئەم عالەمە و کاتی سەبچۆ لە ئەوروپا ئەوە کە مەزدەری سەرچاوی سەرەکی کە دەرەچن بوو گەشتیاران بۆ وڵاتەکان سەردانەکەن. ئێمە ڕاستی تا ئیستا نەرسینەوە ئاستا خەڵکە لە خەڵکەی بیانی بێرین بە شێوەیەکی بە ڕێژەیەکی دیارکراو بۆ کوردستان. ئێمە جارێکان احتیمادمان کرێسە لەسەر سیاحەی داخلی ئەوانە کە لە بەغاتیان لە شارەکانی ناوڕاست و خوار عێراقتیان لەسەر ئەوەشە ئێمە ئەبێ ئامادەکاری بکرێت یعنی ئێمە ساڵ بە ساڵ ئەم سیاحەی داخلی سیاحەی ناوخۆ دەڵن پێی چەندێک ڕێژەکەی زیاتر بێتن ئێمە خبرە و ئەزمونمان زیاتر دەبێتن لە بواری گەشتیاری. مامۆستا وەک ئەزانین کە لە کوردستاندا ساڵانە بەفرێکی زۆر ئەبارێت وە لە هەنێ وڵات هەیە کە بەفریش نابارێت بەڵام ئەوان کە سروشتێکی وە ئەخۆڵقێنن بۆی گەشتیاران سەردانی ناوچەکانیان بکەن بەڵام ئێمە لە کوردستان سروشتێکی زۆر جوانمان هەیە لە وەرزی زستاناندا هۆکاری چێت تا ئێستا گرنگی نەدراوە بەوەی کە ئەم بەفباریناوە ئەم گەشتیارانە ڕابکێشینە هەرێمی کوردستان بۆ ئەوی کە ئەم دیمەنە جوانە ببین و ببێتە گەشتیارێکی زستانە بۆ هەرێمی کوردستان. من بەڕای خۆم تا ئیسا ئەو گرنگیە بە گەشت گوزار نەدراوە یان لە میزانیەی دەوڵەت لە میزانێ بەو میزانێ کە تەرخان دەکەن بۆ گەشت گوزار ڕاستی بۆ ڕێژە نییە. ئێمە ئەگە بێتە سەر بەفر جەنابەت کە قسە کرد لە حاج عمران هەمانە لە کۆڕەک شاخی کۆڕەک و ئەو هەمانە لە پەنجوین هەمانە جار هەیە لە سلێمانیش دەور ئەزمەر ئەو شوێنە لە هەمان یعنی ئەتوانین ئەو گەشتیاری لە گەشتیاری ناوخۆ و گەشتیاری شارەکانی تر لە هەر لە ناو عێراقا بێن سەردانی کوردستان بکەن جگە لە هەندێ مەجموعەیە ڕێژەیەکمان هەیە لە گەشتیاری بینیم پار لە گەشتیاری بیانی هاتن بۆ کوردستان ڕاستی لە ئێرانە و لە تورکیا هاتن ممکنەس لە ئەوروپاش هاتن بەس ئێمە شەریکاتمان تا ئیسا ڕاستی ئەو شەریکاتە ئاکتیڤێک نییە بڵێن ئەو خەڵکە بتوانن بیهتێنن ئەتەمان خەڵک هاوردەی خەڵک بۆ کوردستان ئاسان نییە ئەبێ ڕاگەیاندنێ توکمە بێت تەنسیقێک هەبێتن ئەو مەکاتمان هەیە سەر لە سەفارات لە وڵاتەکانی تر ئەبێ نەوە ئەتیفاقیات بکرێت لەگەڵ وڵاتەکان چۆن بتوانن ڕاستی دیمەنی کوردستان بۆ خەڵکە پیشان بدەن تا بێن سەردانی کوردستان بکەن لێن ساڵانە وەختێک ئەو کە وەرزە کە گەشتیار سەردان وڵاتان عالەم دەکا حەز دەکەین کوردستان بێ بەش نەبێتن ئەگە بەشدارش بێ ڕێژەکەی ساڵ بە ساڵ زۆرتر بێتن ئەمە چی دەوێتی لە دائرەی گەشت و گوزارکە یعنی لە ئەوەی بەرپرسان لە وزارەتی گەشت و گوزار و شارەوانی ڕاستی پلانێک استراتیجی هەبێ پلانێک توکمەس بتوانن لەگەڵ تەنسیقا تەمەنەوەیش ناکرێ ئەللا تەنسیق لەگەڵ کەرتی گەشت و گوزار لێن کەرتی گەشت و گوزار ڕاستی تەسیرێکی زۆر گەورە هەیە لەسەر جێبەجێکردنی ئەو ئامانجیلە کە لە هەر کەس تموحمانە تموحی کوردستان بێتە شوێنێکی گەشتیاری ئەوە بێ کەرتی گەشت و گوزار نابێت گەشت و گوزاریش تەمان کەرتی گەشت و گوزار هەندێک ئامادەکاری گەرەکە هەمە دەمی دەوێتی ڕاستی پێ بڵێم حکوومەت ئەبێ یاریدە دەبێت بۆ ئەوانە تا بتوانن ئەو پلانە بە شێوەیەکی جوان جێبەجێ بکەن. هەتا ئێستا لە هەرێمی کوردستان وەکو بەڕێستان باستان کرد گرنگی بە کەرتی گەشت و گوزار نەدراوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڵێتەوە ئایا نەبوونی بودجێکی تەواوە بۆ ئەم کەرتە یاخود کەسانی پسپۆڕ و شارەزامان لە بوارەدا کەمە؟
لا ڕای من یەکێ لە خاڵەکان نەبوونی بودجەی تایبەت نەبوونی ڕاگەیاندنی فراوان دوو ئیجا پلانی ئیستا لە ڕێکخراوی نێودەوڵەتی چی دەکات تاکید دەکات لەسەر دەڵێ استراتیجێتی نیشتیمانی گەشتوگوزاری بەردەوامی يعني تخطيط يعني اوي لسر الاجتماعي تخطيط وطني استراتيجيه الوطنيه بو گشتگزار دلن بي لبواري لچوارچوي استدامه سستينبل اي سستينبل يعني چون بتواني محافظه لسر شنه گشتيارگان مان بكين تا بتوانين ام شنه لا بردوام بتواني استقبال او گشتياري لبكن بداخل ايمد او مواصفات من تايس التطبيق ناكي يعني ما شون گشتياري مان هي خلق وقتي چه سر دانيكا بجماريك زور فچي دكان تاثيرات السلبيه كريت سر شونغا اجا او چنك خولدر شنن يساو ايمل احصاءات دلين مثلا چنك گشتيار هاتيا ام گشتيارا راسي رقمها زور مهمه لبلانو پلان دانان و چون بتوانید برانبر اما پلان چون ام رێژە زیاد بکەیت بەس بەرامبەر ئەم ڕێژە وەختی تێن سەردان کوردستان دەکەن تأثیراتی سلبیان هەیە چنێک خۆڵ دەرشنن چنێک تأثیرات لەسەر ژینگە دەکەن ئیسە بچۆ لە وڵاتان دائما لە 2004 ئەو ڕێکخراوی نێودەوڵەتی ئەوە کە منظمەی سیاحی عالەمیش تاکید دەکات دەڵێت سیاحەک بەبێ سیاحی مستدامە سیاحی مستدام چییە؟ هەر شوێنێک قابلیەتی چنێک استقبال بکە لەوە زیاتر نەدەیپی لەوە زیاتر چون بۆ شوێنە ڕاستی تەسیرات شوێنەکە خراو دەکەن یان حتى شوێنە ئاسەوارێگان شوێنە سروشتێگان ئێمە ئەو مواصفاتەکە یعنی ئەبێت جێبەجێ بکرێتن ئەمەشە چی دەوێتی تەخطیط استراتیجیەکی فراوان ئیجا چی دەکەی لە تەخطیتە دەڵێت گرنگی بدە محافظات مثلا سلێمانی هەمانە هەولێر و هەولێر ئەمانە هەر کەس و بە پێی خۆی تەخطیتێ استراتیجی بۆ خۆی دابناتن تا بتوانێتن ڕاستی پێ بڵێن چۆن پێداویستەکانی گەشتیاران جێبەجێ بکە لەگەڵ ئەوەشە و مواصفات دابنات شروع دابنات ئەو شوێنە گەشتەرە محافظت بکەین لەسەری تا تێک نەچێتن لەناو نەدرێ لێنەمە ڕۆژێت حتى او جنگەیەکمان هەیە تەمان جنگەیە چییە لە خاکە لە ئەو تەیر و توورە لەو شوێنێرە ڕاستی چۆن محافظە بکرێتێ چۆن لەو ئەو ژنگەی ئەو شوێنەیلا چەنە محافظەکەن تا بتوان بەردەوام بێتە وەک سەروەتێک ئەمە سەروەتێکە خۆی ڕاستی سروشتی کوردستان سەروەتێکە لە تەنش سەروەتی نەوت ئێمە سەر دوو سەروەتی سروشتیمانەیە نەوت لەگەڵ شوێنە گەشتیارەکانمان هەیە ئەمە چۆن ئەبێ ئێمە تایبەتمەند بێ بودجەیەک باش بۆی دابنین تەخطیط استراتیجێکی ڕێکوپێک تا بتوانین ئەمە جە تەوازنمان دەوێتی تەوازن نابێ ئێمە گرنگی بدەینە چەند شوێنێک گرنگی بدەینە هەولێر بەس گرنگی بدەینە سلێمانی یا دۆهۆک بەجیا ئەبێ گرنگی بە شێوەیەکی تەوازنێک خەڵق بکەین تا ئەو شوێنەی لا ڕاستی ڕنگ بداتەوە ئەو شوێنەی لە بێتە شوێنێکی ڕاستی ڕێکوپێک ئەوانە خەڵکە وەختێکە گەڕێنە بۆ وڵاتی خۆیان ئەوانە چند داعایە بۆ کوردستان دەکەن جل لە ڕاگەیاندن بەس بەداخەوەی ما حتى ئاستی ڕاگەیاندنمان نییە ئاستێک بتوانین سەمەسەن لە زاگرۆس ئێمە زاگرۆس کەناڵێک هەیە زۆر جار شوێنی سروشتی کوردستان دەرەکە شوێنەکانیشن وڵاتانی تر دەرەکە بەس ئەبێ ئەمە اتفاقی بکەین مەسەن لە وڵاتێلا ئێمە وەختێک ئەفلام دەرەکەین لەسەر ئەوان ئێمە وێتە دەعایە خەڵک وڵاتی ئێمە هاوڵاتی ئێمە ئەچن بۆ وڵاتێلە باشە ئەبێ ئەوانیش ئەفلام دەربکەن لەسەر کوردستان تا بتوانین سەرنج ڕاکێش ئەوان خەڵکی ئەوانیش بێن بۆ کوردستان یان ئێمە اتفاقیاتمان دەوێت اتفاقیات دیسە ئێمە لە هەرێمی کوردستان وزارە وەختێک دەچێت اتفاقیات لە بواری پیشەسازی کشتتوکاڵە خوێندن باڵایە لە هەر بوارێک ئەبێ بەشێکی هەنگ گەشت و گوزار بێتن ئەبێ لەو وەفدا چەند کەسێکە بێتن بچن اتفاقیاتێکی بکەن لە بواری گەشت و گوزار مەسەن لە بواری تەدریب ڕاهێنار یاخولی تەطویرکردن لێن ئیسە وڵاتان بە تەنیا ناتوانێت خۆی ئامادەکاری بۆ خۆی بکە یعنی سەر کوردستان و حتى عێراق لەسەر ئاستی عێراقیش ناتوان خۆیان ئامادە چی دەکەن تەنسیق دەکەن لەگەڵ وڵاتەکان تر
اتفاقات دەکەن استفاده لە خبرات ئەوان دەکەن خبرا ئەوان تێن تدریب بیان دەدەن ئەوە ئاستی ڕاستی ئەو خەڵکێشێکە لە ئیش دەکەن لە بواری گەشت و گوزار ئاستێگان بەرز دەبێت. مامۆستا باس لە خەڵکی خۆمان کرد بێگومان خەڵک بێگومان کاریگەریکی باشی هەیە لەسەر ڕاکێشانی گەشتیار ئەمەوێت بزانم خەڵکی ئێمە تا چەند ڕۆشنبیری هەیە لەوەی کە شوێنە گەشتیارەکان تێک نایە بۆ نمونە هەنێک شوێنی گەشتیاریمان هەیە کە شوێنێکن هەر لە کۆنەوە هەتا ئێستا ماو نەتەوانێ بەڵام ئایا خەڵکی ئێمە ڕۆشنبیری ئەوەی هەیە کاتێک ئەچێتە ئەو ناوچانە سەردانی ئەو ناوچانە ئەکات تێکی نەدا بۆ ئەوەی کە ببێتە سیمایەکی جوان بۆ وڵاتەکەمان و لە هەمان کاتیشدا فێری گەشتیاران کاکە کاتی هێنە هەرێمی کوردستان ئەوانیش بەو شێوە مامەڵە بکەن. والله من مثلا یەکم جار شوێنێک بوو قەسقەبان دەڵێن پێی خەڵکە ئەچوو شتیانە نووسی لەسەر ئەوە دیاردەیە زۆر ناخۆشە بەس باشیان کردیسە نەوعی عەزلێکیان کردیە تا تەسیر نەکا ئێمە منهجیەکمان گەرەکە یعنی وەختی دەڵێن پلان استراتیژی حتى لە پەروەردەی شەو یعنی مناڵەکان چۆن فێریان بکەین بچێتە وەختی ئەچێتە گەشت دەکات لەگەڵ تەلەبەکان چۆن محافظە بکەن لەسەر ژینگە لە شوێنە ئاساواری ئەمە تەطبیقاتی دەوێتی وەختی گەشت پیان دەکەی بیانوانە شوێنە ئاساوارەکان بیانوە شوێنی ئەو ژینگەی تیاتی چۆن محافظە بکەن لەسەر ئەو شوێنە ئەی حکومەت مامۆستا حکومەت هەنێجار هەیە شوێنی ئاساواریە ئەڕۆخێت تێک ئەچێت بەڵام هیچ بەدەمیەوە ناچێت ئەو لە هەندێک وڵاتی تر بێت گرنگێکی زۆری پێ ئەدرێت چکەمانە شوێنێکن کە لە کۆنەوە هەتا ئێستا ماونەتەوە پێویستە پارێزگاریان لێ بکرێت. لە بەداخەوە تایسە ئەو سیاسەتە نازر خۆی شوێنی ئاسەواری تابع بۆ دایرەی ئازار ئەو شوێنە ئاسەوارێ کەس ناتوانێت مەفروض وابێتە کەس ناتوانێت بەکاربێت تا دایرەی ئازار دەڵێ کاکە من دراسەکەم تەواو کرد شوێنەکەم هەمووی تەنقیبات کرد تێت تەسلیمی کێکات تەسلیمی دارەی گەشت و گوزار دەکات دارێک گەشت و گوزار تێت چی دەکاتن فکر دەکاتن ئەمە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئیدارە بکرێت لە ڕێگەی خۆیەوە ئیدارە بکرێت یعنی نابێتن شتەکە تەرک بکرێتن هەروە بەرەلا بکرێتن ئەوە تەبان تاسیرەکە لەسەر مێژوو ئیسە مەسەرەن هەمانە لە کفری ئەو شوێنە ئاسەوارەکان دەڵێ لەم بارانە ڕاستی تێک چووە ئەمە بەلێت چەند ساڵێمە هەوڵماندا ڕاستی لەگەڵ برادران من ئەوەیەکە لە هینەکان کە وتمان با بتوانن سیانەیە بکەن ئیدامەیەکی بکەن باشە ئەو سیانە بکرێتە بەلە 4-5 ساڵ زۆرتریش ینی ممکنە ئەو برادری ڕاستی بەداخەوە کە دەریان کرە و ڕژە لە ڕسم لی بارانە ئەخیرەکان لەلایە لە دیوارەکان ڕوخا بوو زۆر ناخۆشەوە لە بوومەلەرجەکە هینەکەی قەڵای شێوانە ڕاستی ئەوە تەسیرە بەس باش و ینی حکوومەت ناڵێن پێدەوە چۆن سیانیان کرد شتیان کرد ڕاستی بە شێوەیەکی جوان ڕێکوپێک بەس وتم پێ تا ئیسە نازانن ئەو شوێنە ئاسەواریە تابع بۆ دارێ ئازار ئەو دایرەی ئاسارە دراسەکانی تەنقیب خوبەڕایی هەیە دراسی دەکەن مێژوگە هەموو شتێک کامل دەکەن دوای تێن ئەو شوێنە ئاسەوارەی تەسلیم ئیدارەی سیاحە دەکەن سیاحە چی دەکاتن شوێنەکەی کاتە شوێنە گەشتیاری مەدە شوێن پارک بۆ دروست پاسات بکرێت شوێن نیشتن ئستراحەیە بکرێت شوێنە WC بکرێت ئەو خەڵکە وەختی بێ سەردان لەو شوێنە بکە چۆن بتوانن یعنی بە مرتاحی شوێن نقطەی ئاوێک بێت کە بتوانێت دەست هەر لەسەر ئەوە ئایا خزمەت گوزارەکانی ناو سەیرانگاکان ناو شوێنە گەشتیارەکان لە ئاستی ئەوەیە کە بڵین گەشتیار بێتە ناوی و کاتێکی خۆش بەسەر بەرێت بۆ دەڵم پێت ینی ئیسەم مەسەل لە قەشقۆڵی ئەو دۆکان شوێن زۆر هەیە یعنی شوێن کراوە داباش کراوە و هەموو شتێک کراوە بەس بە مواصفات یان نییە یعنی دەڵێن پێی دارەی گەشت و گوزار مەفروضە خۆی وتیانە پیان بەس چی دەوێتی متابعی دەوێت خەڵک زۆر تێ بۆ ئەورا بۆ دەڵم پێت ئەمە سیستەنەبڵ زۆر مهمە لە مواصفات یعنی ئەو شوێنە چەند هزار کەس ئەتوان استقبال بکە زیاتر بێتن تەسیراتی سلبی دەبێتن بچۆن تا ئیسا ئاو دەسێ ڕێکوپێکتیان نییە یان WC بەکاربێری خەڵکە ئەچن زۆر شکات دەکەن یعنی ئەو شوێنەی گەشتیارێن ڕاستی پێ بڵێم ئەگە خەڵکە زۆر بچە بۆ ئەو شوێنە ئەبێ ئامادەکاری بکرێتن ئەبێ بتوانم خەڵکەی زیایەگە بەڕەوانەیە بکەم شوێنەتر یعنی بەدیل هەبێت بەدیلێ دوو بێت بەدیلێ سێ بێت خەڵکە تەوزیعیان بکەم نەک لە شوێنێک کۆبوونەوە ازدحام دەبێت مەشاکل دەبێت تو یعنی زۆر کێشە و مەشاکل دروست دەبێت لەو شوێنە بۆ خەڵکە ازدحامە هەرکەس دەوێتی شوێنێک بگرێ جە دوایی استقلال دەکرێن ڕاستی ئەو شوێنە لە خاوەن پرۆژەکان چی دەکەن استقلال هەندێکیان هەیە ڕاستی استقلال خەڵک دەکەن لە لەورە متابعە ضعیفە وەختی متابعە ضعیف بکە ئەوانەی اعتیادی
استغلال خەڵک دەکەن ئەو شتێکن زۆر ناخۆش. مامۆستا با باس لە ڕێبەری گەشتیاری بکەین. لە هەرێمی کوردستان ڕێبەری گەشتیاریمان هەیە کە لەگەڵ گەشتیاران ئەڕواتە دەرەوە و بۆ گەشتی دەرەوە بۆ نمونە بۆ وڵاتانی ئەوروپا، بەڵام لە هەرێمی کوردستان گەشتیار و ڕێبەری گەشتیاری کەممان هەیە کە ناوچەکەی خۆمان بناسێنێ بە گەشتیاران کێنە هەرێمی کوردستانەوە. هۆکاری ئەمە چییە مامۆستا؟ هەمانە ئەو ڕێبەرە هەمانە تەبع کریاز بە چەند زمانێک تەبع کریاز ڕاستی بەچی دەکەن وەکو کەس بەس چییە کەمە یعنی لەسەر ئاست جەنابەت تویسە خاڵەکەت وت ئەو خاڵای ڕاستی پێ بڵێم زۆر مهمە، یعنی خەرایەتیان دروست کردیە، شوێنەکانیان دیاری کردیە، ئێستا هەیە لەسەر ئەلکترۆنی و لەسەر مۆبایل و مەسەن چ مەطعمێک گەرەک چ شوێنەکەت گەرەکە. بەس ئەمە چی دەوێتی؟ ئەمە بەردەوام خەڵک فێری بکەی، یعنی ئەو خەڵکەی لە وەختی تێن بۆیرا تو وەختێک استقبال دەکەی هەندێک ڕێنمایی هەیە پیان دەڵێ چۆن کیسەی خۆڵ دەدە پێی لە بازگەکان کە وەختی تێنە ناو کوردستان ئەبێت تعلیمات پیان بڵێ ئەو شتەی پیان دەڵێت کە کاکە ڕێبەرمان هەیە شتی ئەلکترۆنیمان هەیە. سای لە ڕووی کەسەوە من مەبەستم لە کەس بوو. ئایا هیچ کەسێکمان هەیە لە هەرێمی کوردستان شارەزا بێ و ڕێبەری گەشتیاری بێت بۆی ئەو گەشتیارانی کە هێنە هەرێمی کوردستان ڕێیان پیشان بدات؟ والله ئێمە ئەوە زۆر گرنگە جەنابەت وتت سەب چەو وڵاتان لە مەسڕ لە زۆر وڵات يعني كابرا وقت دلين في دليل سياحي اما خلقتين برلان يعني كسجانيه بكفي اللي قال انا مفروض اما دليل ما دليل سياحي ما بيه دليل الخليج كليغان او انا كتاريخ هم توكروا كميني تعيين لكن او بيجو توكري راسي او اتوان بكيت جوانترين دليل سياحي او جغرافي توكروا او حتى قشت وزاري خمان وبش هي بس هر اصلا تخصصي ادلاء سياحيين مني مانا يعني او جروبات مفروض لو وقت جروبات يكي دوان للدليل كان كم بيان خم لقل اوانا شن باس ميجوب دكان باس شنو دكان باس تاريخ دكان راسي بيبلو اويت دروس كردني هيلي كار يعني زياد كردني فرصة درفت بو او خريجي لك بتشن لو شنو لا ايش بكر. بله مامۆستا ئەمەوێت وەکو دوا پرسیارم تەمەنات چیە بۆ ساڵی نوێ لە بواری گەشت و گوزارە بۆی کە بتوانین بەرەو پێشەوەی بەرین؟ والله تەمەنا دەکەم شەریکاتی خۆمان ناوخۆیی ئاکتیڤتر بوون و بتوانن خەڵکەی زۆرترین کەس لە دەرە وڵات بێن بۆ هەرێمی کوردستان لێن ئەوانە ڕاستی پێ کاریگەی زۆر گەورات دەبێتن لەسەر ئابووری کوردستان. بەڵێ مامۆستا گیان سوپاس دەکەم دەستەکانە خۆش بێت، سوپاس بۆ ئامادەبوونت، بەڵێ سوپاس بۆ محەممەد ئیبراهیم زەهاوی شارەزا لە بواری گەشت و گوزار و مامۆستای زانکۆ. بەڵێ عزیزانم کۆمەڵک چاوپێکەوتنمان هەیە دەربارەی هیوا و ئاواتی خەڵکی بۆ هاتنی ساڵی نوێ هاوکارمان چنوور یاسین بۆی ئامادەکردوین با بێکۆبینەری بین و دواتر بەردەوام ببین. ئەکەی ساڵی 2020 ساڵێکی چۆن بێ لای تۆ چاوەڕوانەکەی چۆن بێت ئاواتی تۆ چیە بێ لە 2020 هەر وەک ساڵەکانی تر شتێکی وانە جیاوازێکی وای تیا نبینی؟ هیچ جیاوازێکی وا نبینم لە ساڵانی پێشوو هەموو ساڵەکان وەگیکن. ئاواتێکی دیاریکرااو نییە لای تۆ لە 2009 و پێشترا نەهات بێتە دی ئاواتتەوە بێ لە 2020 بێتە دی؟ شتێکی وانە. سڵاو لەمێت لە بەڕێزێ ئاواتی تۆ بۆ ساڵی 2020 چی ئەبێت و سەرەتا بزانم 2019 ساڵێکی چۆن بوو لای تۆ؟ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. ساڵی 2019 بە پێی زروفان گۆڕا لە هەشدە زۆر باشتر بوو، حەمد و سەنا بۆ خۆی گەورە بارودۆخەکە کەمێ گۆڕانکاری بەسەر هاتووە و هیوادار ئینشاءالله بەرەو باشتر بڕوە. هیوا ئاواتمانەوەی لە 2020 ئینشاءالله هەموو ئاواتەکانی گەلی کوور بێتە دی. ئێمەش وەکو گەلانی تر مافی خۆمانە کە وڵاتمان هەبێ ئاڵامان هەبێ و بتوانین وەکو خەڵکی ساڵێکی خۆش بەڕێ بکەین، هیچمان لە خەڵکی کەمتر نییە. ئێمەش وەک خۆمان میلەتێکین، میلەتی کورد چەند ساڵە چەو ساون هیوادارن لە 2020 ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە چاوەڕێین دەستی سەرکردەکانمانین کاری باشمان بۆ بکەن لە 2020 ئینشاءالله ئێمەش وەکو گەلان بتوانین هەر نەبێت تەنانەت هەر ئاڵاکەشمان هەبێت لە وڵاتە بەسمانە.
ئەوەی باست کرد بە شێکی گشتی باست کرد و بۆ کورد باسەکە وەکو خۆت وەکو شخصی خۆت هیچ ئاواتێکت هەیە لە 2020 کە لە 2009 و پێشتران نەهات بێتە دی پێت خۆش بێت لە 2020 بێتە دی؟ منیش هەروەک هەرێک لە گەنجانی ئەم وڵاتە تامان هەر کەس و ئاواتی چیە بەڵام سپاس بۆ خۆی گەورە ئەوەی ئاواتم بووە من زۆر لە مێژە هاتووە دەدی سپاس بۆ خۆی گەورە چەند ساڵێکە بەڵام حەمد و سەنا بۆ خۆی گەورە 2009 باش بوو بەڵام بۆ 2020 چیوا ئاواتم تەنها ئەوەیە ببین بە دەوڵەت ببین بە وڵات ببین بە خاوەنی ئاڵا و کیانی خۆمان ببین بەوەی ئێمەش وەکو گەلانی تر یعنی گەلێکی وەکو سۆماڵ بەو وەزعەوە ئاڵای خۆی هەیە بۆ گەلی کوردنەی بێ هیوادارم لە 2020 ئاڵاکەمان شەکاوە بێ هیچیکە تەنها ئاواتمە. چۆنیت؟ باشم. ساڵی 2019 ساڵێکی چۆن بوو لای تۆ؟ ساڵێکی خۆش بوو و ساڵەکانی تر خۆش بەلایمنەوە. بەڵێ. باشە لە 2020 تا چاوەڕانێکی ساڵێکی چۆن بێت؟ چاوەڕانەکەم ساڵێک بێت لە ساڵەکانی تر خۆشتر بێت. باشە هیچ ئاواتێکت هەیە کە لە 2019 و پێشترا نەهات بێتە دی ئاواتتەوە بێت کە لە 2020 بێتە دی؟ ناوەڵام. هیچ ئاواتێکی دیاریکراوە نیە؟ ئاواتم هەبوو هەمووی هاتووتە دی. باشە خوێندکاری؟ خوێندکاری قۆناغی چەنی؟ حەوت. ئاواتت ئەوە نییە لە پۆلی 12 هەرچەند ماوتە بەڵام لە قۆناغی 12 دەرەجێکی بەرز بەدەستبێنی بەشێکی باش لە زانکۆ بەدەستبێنی؟ بەڵێ. ئەوەی کێکە لە ئاواتەکانت لە داهاتەوە وایە؟ شتانە ئەەکەمەوە یعنی بیلێک دەما لە قەزەکەم دەرەجەی بەرز بێنم. ئیشەڵا دەرەجەی بەرزێنی تو ئەو بەشە بەدەستێنی کە خۆتە تێ و ئاواتە. چۆنیت؟ باشم. باشی؟ ساڵی 2019 لای تۆ چۆن بوو؟ ساڵێک بوو زۆر خۆش بوو ساڵێک بوو پڕ لە خۆشی بوو. تۆ خوێندکاری چەنی؟ پۆلی 5 باشە ئاواتی تۆ لە داهاتووە یان لە دوای ئەوەی کە پۆلی 12 تەواو کرد ئاواتی تۆ چیەتێ ببیت بەچی؟ ئەمێ ببم بە دکتۆر. لە بەشی پزیشکی وەرگیری؟ باڵە. سەرکەوتوو بیت ئیشەڵا بە ئاواتەکە دەکەیت. سپاس. کچی جوان تۆ چۆنی؟ باشم. باشی؟ بەڵێ. ئەم ساڵی 2019 چۆن بوو لای تۆ؟ باش بوو. باش بوو لە پۆلی چەنی؟ سێ. پۆلی سێ. باشە لە داهاتوە حەزەکەی ببی بەچی؟ مامۆستا. مامۆستای چ دەرسێک؟ ئینگلیزی. جوانێک؟ ئینگلیزی. یعنی حەزەکەی ئینگلیزیەکە و زۆر باش بوو ئینگلیزی فێر بیت؟ خۆم ئینگلیزی زام لە مەکتەبی بەریتانی. ئافرین لە مەکتەبی بەریتانی؟ ئافرین ئیشەڵا لە داهاتوە بیت بە مامۆستا ئینگلیزی و ئینگلیزیێکی زۆر باش قساکەیت و ئەبیت بە متەرجمێکی زۆر باشیش. سڵاو لێبێت. سڵاو لە تۆش بەخێر بێخۆ. زۆر سپاس. ساڵی 2019 ساڵێکی چۆن بوو بەگشتی بۆ تۆ؟ ساڵێکی زۆر خۆش بوو. هۆکاری خۆشەکەی بۆ چێگەڕێت ئایا هیچ ئیشێکت کردووە کارێکت کردووە ئەنجام بدابێکە سەرکەوتنی بەدەستێ نابێ ئەنجامێکی باشی هەبوو بێ هۆکار بووێ بۆی کە 2019 ساڵێکی خۆش بوو بێ بۆ تۆ؟ بێگومان وەڵا هۆکارەکەی وێ بڕیارمدا بێمە بۆ کوردستان. سەرکەوتوو ئیشەڵا ساڵی 2020 ئومێدەکەی ساڵێکی چۆن بێت یان بە بۆچوونی تۆ چاوەڕوانێکی ساڵێکی چۆن بێت؟ ئومێدمێ خۆش بێت. خۆشە بێ ئینشاءڵڵا. بەگشتی خۆشە بێ ئینشاءڵڵا. هیوادارم. دەستەکانە خۆش بێت. ساڵی 2019 ساڵێکی چۆن بوو لای تۆ؟ بەنسبەت کوردستانی باشڕۆ ساڵێکی ئاسایی بوو بەڵام ئەوەی کە جێی ناخۆشی و بۆ کوردستانی ڕۆژئاوا کە تووشی نەهامەتی و تووشی شەڕ و تووشی شەڕی داعش و تووشی داگیرکاری تورکیا ئەمانە بوون ساڵێکی ناخۆش بوو. هیوادارم کە دووبارە نەبێتەوە. ئومێد دەکەی بۆ ساڵی 2020 ساڵێکی چۆن بێت؟ ئومێد دەکەم بەنسبەت کوردستانی خۆمان ساڵێکی ئاشتەوای نیشتیمانی بێ بەگشتی لە بینی هەموو لایەنەکان ساڵی گەڕانەوەی بووچە و موچە بێ بۆ فەرمانبەران بەگشتی و بۆ کوردستانیش بەگشتی گەشتن بێ مافەکانی خۆمان ئەو مافانەی کە بۆ نەتەوەکانی ترڕەوە بۆ ئێمەش ڕەوا بێ وایتر دوور بین لە شەڕ و لە کوشتن و لە وێرانکاری و لە ئاوارەیی. هیوادارم عنی دائم ئاشتی باڵ بەسەر وڵاتمان ناپکێشێ هەم کوردستان و هەم عێراقیش کە ئێمە بەشێکی لە عێراق ئەو ناخۆشیانەی هەیە کە لە بەغا و لە
باقی پارێزگاکانی تر نەمێنێ و گەینە ئاشتێک کە هەمومان پێکەوە لەم وڵاتایە بژین. زۆر سوپاس. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردامین وەکووتمان تەوەری دووەمان قسە و گفتوگۆکەین لەبارەی ستایلی جلوبەرگ و جیاوازی لەگەڵ ئەم ساڵ و ساڵانی تر چییە. هەر بۆ مەبەستەش میوانداری سازان محەممەدمان کردووە کە سەرۆکی ڕێکخراوی سازانی ڕەنگەکانە. سازان خان سڵاو لێوێ بەیانیت باش بێت. لە ئێوەش بەیانی ئێوەش باش. ساڵی نوێت پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بێ و لە هەموو گەلی کوردستان پیرۆز بێ بە تایبەتی لە دوو کچە جوانەکەم و لە دایکم و لە خوشک و براکانم پیرۆزبایی ساڵی تازایان لێ یەکەم. بە هیواوی کە ساڵێکی خۆش بێت. سازان خان با سەرتای پرسیارەکانمان لەوە دەست پێ بکەین کە ئایا ئەو ستایلانی کە بۆ ئەم ساڵ باون و ئەو ڕەنگانی کە باون کامانن؟ بۆ ئەم ساڵ بۆ 2020 تاوان هەر 4 ساڵ جارێک ئەگەڕێنەوە بۆ دواوە ئەو مۆدێلە کۆنەکان بڵێن ئەهێنین بڵێن بە کۆلێکشنی تازە دایوەزێنن. ڕەنگەکان ئەم ساڵ بێتەوە بۆ 2020 ئازادن ڕەنگەکان هەر چۆنێک بێت تێکەڵاوکردنیان هیچ بڵێن ئیشکالێک دروست ناکە بڵێن وەکو ساڵەکانی ڕابردوو نییە بڵێ کە ئەگەر تۆ جلێکت لەبەر کرد ئەبێ پێڵاوەکانە لە ڕەنگی جلەکە بێ یا چاکەتەکە و یا پانتۆڵەکە و ئێستا هەموو ڕەنگەکان ئازادن ئازاد کراون بە چ یعنی بڵێن ڕەنگی پرتەقاڵی لەگە سوورە لەگە زەردە ڕەش ئێستا کەمتر بەکار ئەهێنن زیاتر ڕەنگە کراوەکان. بڵێ سازاخانەمێ بزانم کە لە شولار تا چەند گرنگە بۆ هەڵبژاردننی ستایلێک بۆ خۆت ئەو لە شوراری کە هاتە ئەبێتە هۆکارێک بۆ گۆڕینی ئەو ستایلی کە لە ئەم ساڵە باوە؟ بەتەکید فۆرمی جسم زۆر زۆر گرنگە بۆ ئەو کەسانی بە تایبەتی هەم لە پیاوانیش و هەم لە ژنانیشە زۆر زۆر گرنگە کە هەنێک کەس هەیە بڵێن فۆرمی جسمی قەڵەوە بەشی سەرەوەی بەشی خوارەوەی ئەبێ وابی گونجێنە کە جسمێکی ڕێک شامباکە نەچێ بڵێن تۆ کەسێکی زۆر زۆر قەڵەوی جسم و هینێکی پڕە پێوەیە بچی شتێکی وا لە بەرکەی کە ئەها بۆی کە دیار نەبێ زیاتر پانتەکە ڕاستە زیاتر بڵێن قەڵە و ئەنوێنێ. بێگومان سازان خان ئەمەیە بزانم کە ئەو ستایلەی کە لێرە هەیە هەمان ئەو ستایلەیە کە لە وڵاتانی ئەوروپاش لەبەری دەکەن یاخود جیاوازی زۆری هەیە؟ نا جیاوازی هەیە چونکە بە حکمەوەی ئێمە بڵێن عادەت و تەقالید و ئەو شتانە لە لای ئێمە تۆزێک زەحمەتە بڵێن ئێستا لە وڵاتانی دەرەوە کێشان نییە بۆ جل لەبەرکردن ئەگەر بڵێن ئەگەر قۆڵیان دیار بێ یا قاچیان دیار بێ بۆ شێوازە هیچ کێشەیەک نییە بۆوان دەست لێرە ئێمە عادەت و تەقالید تۆزێ زاڵە بە سەرمانە ینی بۆ ئافرەتەکانمان ناگونجێ بۆ شێوەیە ئێمە جل لەبەرکەین. سازان خەڵمێ بزانم کە وەرز تا چەند گۆڕانکاری بەسەر شێوازی جلەکان و ڕەنگی جلەکاندا دەهێنێ؟ وەرزەکان ئێستا ئێمە بڵێن کەوینە وەرزی کەوتوێتە وەرزی زستانەوە لە وەرزی زستانە دایمێخوا ڕەنگە گەرمەکان هەر وەکو نەفسیەن تۆ مرتاحەوی کە ڕەنگێکی بڵێن گەرم لە بەرکەی وەکو ڕەنگە تۆخەکان بڵێن کە کاتێ بەرە و بەهارە چی ڕەنگە کاڵەکان ڕەنگە ساردەکان ئەو کاتە هەر ینی پێی مرتاحەبیان کە چیتە فەسڵێکی بەهارەوە هەست بە دروستبوونی ژیانەکەیتەوە دیسانەوە جا هەستەکەی کە ڕەنگە کاڵەکان لە بەرکەی نەفسیەن زۆر زۆر مرتاحەبی. بەڵێ سازان خانم هەنێک کەس ئەبینین ڕۆژانە کە ئەو ستایلی جلوبەرگەی هەیەە بۆ شوێنی کار بۆ ئاهەنگێک هەمان ستایلیان هەیە ئەمە تا چەند گرنگە بۆ ئەو شوێنی کە بۆی ئەچین ستایلمان بگۆڕین لەگەڵیا؟
بەتاکید تۆ ئێستاگەر بڵێن ڕۆژانە من خۆم شخصی خۆم کاچم بۆ شوێنی کارەکەم جلێک لەبەرەکەم جلێگە پۆشم بۆ ئەوەی کە بە ئیسراحەت بتوانم ئیشەکەم بکەم ئەگەر بێت و من قۆنەرێکی پاژنە بەرز لە پێکەم یان پانتۆڵێکی تەسک بە شێوازێک لەبەریکەم ئەو کاتە ئیشەکەشم بۆ ناکرێت بەڵام ئەگەر تۆ جووتێک کالە لە پێکەی قۆنەرێکی فلات لە پێکەی جلێکی وا فراوان لەبەرکەی کە وەکو چۆنەڵێ ئیسعاج نەبیت بۆی کە بتوانی کارەکە و بە شێوازێکی جوان ینی بکەیت. بەڵێ سازان خانمێ بزان تەمەن تا چەند گۆڕانکاری هەیە لەسەر شێوازی جلوبەرگەکان ئایا تەمەن هۆکارێکە بۆ ئەوەی کە ڕەنگەکان دیاری بکە کام ڕەنگە لە بەرکەین یا کام ڕەنگە لە بەرنەکەین یاخود هەر لە هەرێمی کوردستانە هەنێک ڕەنگ هەیە کە خەڵکی پێی عیبە کە بیکات کە بکەوێتە تەمەنەوانێ من وەکو ڕەئی خۆم وەکو ڕەئی سازان تەمەن هیچ ینی ڕێگر نییە بۆی کە هەر ڕەنگێک لە بەرکە هەنێک کەس هەیە تۆ تەمەن ڕقەمە هەنێ بڵێن ئینسان هەیە زۆر دڵی ئێمە بەلای خۆمانڵێن دڵی کەڕە یعنی دڵخۆشە بێ بۆی کە ڕەنگێکی سوور یان ڕەنگێکی بڵێن پرتەقاڵی لەبەرکە هیچ کێشەیەک نییە بەس لە لای ئێمە ئەو عادەتە هەیە ئەگەر تۆزێک بە تەمەنا بچینەڵێ ئەو بۆ من عیبە ئەو ڕەنگە بەس وەکو ڕەئی من هیچ عیب نییە ینی وەکو چۆنڵێ ئەو ڕەنگانە گەنج دەکاتەوانێ. سازان خانمێ بزان لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە ستایل و بە شێوازی جلوبەرگ درراوە ئایا ئەو دیزاینەرانی کە هەن هۆکارێکن بۆ ئەوەی کە بڵێن دیزایانی جلوبەرگ بەرەو پێشەوە بەرن بە خۆشحاڵیەوە چەند ساڵێکە بێ زۆر هەوڵی ئەوە دراوە کە ستایلی تازە و نوێکاری لە ستایلەکانە بکرێ و زۆر هەوڵیشی بۆ دراوە و من زۆر دڵخۆشم بەوەی کە ئێستا مەجموعەیەک دیزاینەر کار لەسەر ئەوانەکەن کە ئێمە بتوانین کارگەیەک دامەزرێنین لە کوردستانە و خۆمان کۆلێکشن دروستکەین و داهاتەکەی بۆ خۆمان بێ بێگومان. سازان خانمێ بزانم کە ئەو ئیڤنت و فاشن شۆیانی کە ئەنجام ئەدرێت تا چەند لە ئاستی ئەویان کە دیزایانی جلوبەرگ لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بەرن ئایا ئیڤنتێکی وایە خودت فاشن شۆیەکی وا ساسکراوە هەتا ئێستا بۆ ئەوەی کە بتوانن لە ئاستی وڵاتانی ئەوروپا بین؟ نەخێر تا ئێستا هیچ ئیڤنتێکی وا لە کوردستانە نەکراوە وەکو ستاندارد بێ وەکو وڵاتەکانی ئەوروپا ینی زۆر من شخصی خۆم زۆر هەوڵی ئەومیاوە کە بڵێن هەستین بەو کارە ئەویش بە تاکە کەسی ناکرێ ئەبێ مەجموعەیە دیزاینەر پشتی یەک بگرن وەکو چۆنڵێ هاوکاری یەک بن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئیڤنتێکی بەدەر لە دیزاینەران چ کەسێکی تر هەیە کە بتوانێت هاوکارتان بێ بۆ ئەوەی کە بتوانن ئیڤنتێک یان فاشن شۆیەکی وا ئاساس بکەن کە بێگومان دیزاینی جلوبەرگ لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بەرن؟ من بەلای خۆمەوە حکومەت ینی وەکو چۆنڵێ حکومەت ئەتوانێت هاوکاری ئێمە بێ و ئەو کەسانی کە بڵێن لە ڕووی داراییەوە زۆر ئیمکانێتیان باشە ئەتوان ئەوانیش هاوکاری ئێمە بن بتوانین ئەوە ئیڤنتێکی وا بڵێن لە ئاستی وڵاتانی دەرەوەە بێ ئێمەش ئەو ئیڤنتە بکەین. بەڵێ سازان خان بۆ جلی کوردی ئەمساڵ چی باوە؟ وەک ئەزانین کە جلی کوردی جلێکی نەتەوەی جوانە و ساڵانەش کۆمەڵێک شێواز و کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرایە دەمێ بزانم کە ئەمساڵ بۆ ئەمساڵ چی باوە؟ ئەم ساڵ بڵێن بەنسبەت جلی کوردیەوانێ هەر ڕەنگە ئاڵوواڵاکان بەلای منەوە چۆی کە ئەڵەی جلی کوردی تاوان نەورۆزە بیرەخاتەوانێ بەهارە بیرەخاتەوە جا ئەو ڕەنگانەش وەکو چۆنەڵێ دڵخۆشکەرن بڵێن ئەحساسێکی زۆر جوان پێدەبەخشێ بێ ڕەنگی ئاڵەواڵە بۆ جلی کوردی بەڕای من زۆر باشە. سازان خانە وەکە زانین کەم ساڵەگەر دیقەت بینە بینین کە ئەو جلە کوردیانی لە کۆنا لەبەرکراون دیسانە و مۆدیان هاتەوەتەوە هۆکاری ئەمە چییە؟ ئەی وەکو لە سەرەتا من پێم وتم لە وڵاتانی دەرەوانێ 4 ساڵ جارێک بەرەو دواوە ئەڕۆین بۆ ئەوەی ئەو مۆدێلانەی کە لە ساڵانی ڕابردووە هەیە بە شێوازێکی بڵێن جوانتر ئێمە دیزایانی بۆ بکەین و شێوە کلاسیکە هیچ کاتێک شێوەی کلاسیک بابەتی کلاسیکەکان لە بەرچاوی ینی بینەران کۆن نابێ
هەر ئەو شێوە جوانی خۆی ئەمێنێت. ئەمە تەنها بۆ جلی کوردی یاخود بۆ مۆدەش بە هەمان شێوە مۆدێلی کۆنەکان هاتوێتەوە؟ بەڵێ بەڵێ بۆ مۆدە بۆ هەموو تەنانەت بۆ دیکۆری ناو ماڵەکانیش بێگومان بڵێن ئەو شێوازی کلاسیکە زۆر زۆر جوانە. ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە مۆرکی نەتەوەکە پسەلمێنێت لە هەمان کاتیشدا بێتە خۆی پارێزگارێک بۆ ئەوەی کە خەڵکی بزانن لە کۆنا چی لەبەر کراوە؟ بەتەکید ئەی چۆن یعنی بڵێن ئەو بابەتە کۆنانەی کە بڵێن لە کۆنا بەکاراتون بۆ جی لە تازەکانمان پێویستە ئێمە پیشانی بینەوانێکە پێشووتر ئێمە چیمان لەبەر کردووە چ شتێکمان پۆشیوە لە ئەدەواتی ماڵەکانیشە. ینی بڵێن مۆرکی کوردایەتی ون نەکەین. لە زۆرێک لە وڵاتاندا کۆمەڵێک فاشن شۆ ئەکرێت لەسەرەوەی کە لە کۆنەوە هەتا ئێستا چۆن گۆڕانکاری بەسەر جلوبەرگەکانیانە هاتووە لە هەرێمی کوردستان چی تا چەند ئەم فاشن شۆیانە بوونیان هەیە تا بزانن خەڵکی و پیشانی ئەمجی لە نوێی بن کە لە کۆندا چی لەبەر کراوە؟ من وەکو خۆم زۆر پێم خۆشەکە ئیڤێنتێکی وا لەو شێوەیە بکرێ جلوبەرگی بڵێن هەر چوار پارچەی کوردستان ئیڤنتێکی وای بۆ بکرێ هەم پیشانی ئەم جی لە تازایی بن کە بەو شێوازە لە کۆنا ئەو جلانە لەبەرکراوە و ببێ بە بڵێن بە ساڵانە وەکو چۆن نەورۆز یادیەکەینەوە ئەو ئیڤنتەش وابێ وەکو ساڵانە یادی بکرێتەوانێ و ساز بکرێت. دەستەکانە خۆش بگەڕێم وەلای بەڕێزت. بەڵێ عزیزانم ناوبڕێکی کورتمان هەیە و دواتر بەردەوامەبین. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین گفتوگۆکانمان بەردەوامی پێین لەسەر ستایلی جلوبەرگ لە ساڵی 2020. سازان خان ئەمەوێت باز لە ئەو مۆدێلانە بکەم کە لە ئێستادا هەن کۆمەڵێک مۆدێلی پێشکەوتومان هەیە و لە بواری فاشنە ئیشەکەن ئەمێت تا بزان تا چەند ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ستایل وە مۆدێلی جلوبەرگ لە هەرێمی کوردستانە بەرەو پێشەوە بەرن ئایا لە ئاستێکان کە ئیتر دڵخۆشکەر بن بۆ ئەوەی کە بتوان ئەو بوارە بەرەو پێشەوە بەرن؟ بەتاکید ینی ئێستا ناڵم دیزاینەرەکانمان لە هەوڵی ئەویان خۆشببختانە کەوا مەجموعەیەکی زۆر باش هاتوونەتە پێشەوە کە دیزایانی زۆر نوێکاری بۆ لە کوردستانە ینی بڵاوکەنەوانێ و من زۆر دەستخۆشیان لێ یەکەم کەوا من پاڵپشتی ئەو دیزاینەرانەشە بم کە لێرەوە کە وەکو چۆن وەکو سازان من هاوکاریانە بم. ئێستا من کەسێک ینی بەیانی دوکانێکی دیزاین ئەکاتەوانێ من خۆم هاوکارم بۆ ئەوەی کە بچم وەکو چۆن وەکو سەپۆرتێکی بکەم. بڵێن کە هاوکاری یەکتری بن بەو شێوەیە بڵێن کۆلێکشنی تازە لە کوردستانە بڵاو بێتەوانێ. بێگومان سازان خانەمێ بزانم کە تا چەند ئێوە لە ڕێی ڕێکخراوەکەتانەوە هەوڵتان ناوە کە ستایل بگۆڕن بۆ پێی کە ئێوە بەڕێستان سەرۆکی ڕێکخراوی سازانی ڕەنگەکانن تا چەند هەوڵتان ناوە ڕەنگەکان و شێوازی جلوبەرێک بە خەڵکی بناسێنن؟ من خۆم زۆر هاوکاری ئەو کەسانە بم کە داوا لە منەکەن کە من هاوکاریان بم. من ڕۆژانەکە بڵێن کاچین بۆ دەوام بڵێن ڕەفیقەکانم هەمویان کۆ بنەوانێ پێم وڵێن سازان ئەمڕۆ ئەم ستایلم جوانە بەم شێوازەیە ئیتر هەموو شتەکانیان بڵێن کە هەر هینێکیان هەبێ پیانەڵێم ئیتر زۆر بە خۆشحاڵی و ئەوانیش ڕەکانی من وەرەگرن و بۆ جاری دووەم و سێم بە و شێوازا بن کە بڵێن من وەکو معلوماتی خۆم کە ئەم بەوان ئەوان بڵێن جارێ هیچ معلوماتێکیان لەسەر فاشن دیزاین من هاوکاریانە بووم وەکو ڕێکخراوەکەشم ینی لە هەوڵی ئەوەیان کە بڵێن کار لەسەرەوە بکەین کە چۆن ڕەنگەکان تەنسیقکەین لەگەڵ یەکتریا و بۆ کەسانی کە بڵێن بیدایەتی دەستپێکی بڵێن ئیشەکەیانە من هاوکاریانە بم. ئەمە بزانم لە هەرێمی کوردستان خەڵکی ڕەنگەکان چۆن تێکەڵاوکەن وەکو دیزاینەرێکی جلوبەرێک تۆ ئەگەر بیبینیت ئایا ئەو ڕەنگانی کە تێکەڵاویەکەن بەلاتەوە باشن یاخود لە ئاستێکان کە ئیتر خەڵکی بەرەو پێشەوە چوو بێ لەو بوارەیە؟ بڵێ لێرە بە خۆشحاڵیەوانە ئێستا لە کوردستانە زۆر ینی ئیش لەسەرەوەکەن کە ڕەنگەکان چۆن تەنسیقکەن لەگەڵ یەکتریا ئیتر وەکو چۆنڵێ شتی زۆر باش کراوە لێرانە لە ڕووی دیزاینەرەکان. سازان خان
پێشتر تەوەرێکمانە بوو لەسەر ڕاکێشانی گەشتیار بەبوونی ئەو چالاکیانە و ئەو بۆنانی کێن ئەکرێت بێگومان ئەمە گرنگە ستایلی جلوبەرگ و دیزاینەری جلوبەرگیشی تێدا بێت ئەمە تا چەند کراوە ئەم چالاکیانە لە کاتی بۆن و ئاهەنگەکاندا کە بوونیان هەبێت بۆی بتوانین گەشتیاری زیاتر بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین بەتاکید ئەو بابەتانە زۆر گرنگن بۆ بەتایبەتی بڵێن بۆ کوردستان کە ئیڤنتێک بڵێن بۆنەیەگە کرێ یەکێ لەو بڵێن لەو فەقرانە کە تیا بێ فاشن شۆیەک بێ بڵێن بۆ جلی کوردی بێ بۆ جلی مۆدە بێ بۆ ئەو بابەتانە زۆر گرنگن کە تۆ سەرنجی گەشتیارەکان ڕاکێشە و هەم داهاتێکیشە بۆ کوردستان بێگومان سازان خان گەنجەکانمان چی وەکو دیزاینەرێکی جلوبەرگ تۆ کە گەنجەکانمان لەبینی لە بڕۆیە تا چەند گرنگی بە ستایل ئەدەن تا چەند گرنگی بە خۆگۆڕینێک بە شێوی شیک و جوان ئەدەن وڵا ئێستا زۆر گەنجەکانمان لە هەوڵی ئەوەیان ینی من لەوانەیە ڕۆژانە چەند مەسجێکم بۆ بێ لەلایەن گەنجەوە کە ئەڵێن سازانخان هاوکاریمان بکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئێمەش وەکو وڵاتانی دەرەوە بڵێن کاری مۆدێلین بکەین من خۆم چەند جارێک یعنی دیزاینم بۆ چەند گەنجێک یعنی دروست کردووە یان پێم وتونتمە بەم شێوازە کە ئەبێ جلەکانتان لەبەرکەن یان بابەتێکم بۆ دروست کردوون یەکێ لەوانە کاک هاشم چەمخارێ شاعیرێکە بە سوتفا بڵێن داوەتێکی منی کرد وتم ئەبێ شتێکی بۆ دروستکەم بۆ چۆن لە تایبەت بێ بە خۆی ئیترەوە بوو هەر ملپێچێکم هێنا و لە بڵێن حەدیقەی ماڵەکەیە گەڵای پاییزم هێنا ڕێک دیزاینێکی جوانم بۆ کرد و کە ئیترە ڕۆژەی کە چوین بۆ بڵێن بۆ ئەوەی کۆڕی شاعریەکەی بلپێچەکەم خستە ملیێکی گرنگە کە هەمووان ئەگەر ئاهەنگێکمانە ببوونێکی تایبەتمان هەبوو ڕووبکەین و کەسانەی کە دیزاینەری جلوبەرگن بۆی کە بزانین چی ئەپۆشین بەڵێ اینجا بە خۆشحاڵێت زۆر دڵی پێخۆش بوو کە منە ملپێچەم کردە ملی ئیتر وتمەوێ بە وەکو چۆنڵێ ها بێ بە ڕەمزێکی خۆت لەبەرەیکە ئەو شارەکانی لەسەر پاییز بوو زۆر دڵخۆش بووەوەی کە منەوەم بۆ کرد ڕاستە دەستەکانە خۆش بێ سازان خان ئەمەوێت بزانم کە لە هەرێمی کوردستان چی بکرێت بۆ ئەوەی زیاتر گرنگی بە ستایل و جلوبەرگ بدرێت وەکو لایەنی حکومە دەبێ هاوکارمان بێت چکە ئەم بەتەنیا ناتوانین هیچ شتێ بکەین ئەبێ بڵێن شوێنمان بۆ دابینکەن ئەبێ مەسرەفی ئەو قماش و ئەو بابەتانی کە ئێمە ئەمانەوێت ئەبێ ئەوانەمان هەمووی بۆ دابین بکەن اینجا ئێمە بتوانین ئیڤنتێکیەوە گەورە بکەین یان ئەو ستایلانەی خۆمان بۆ بینەران بۆ ئەو کەسانی کە حەز بە فاشن شۆەکەن ببینن تەنها بەرەوپێشۆبردننی ستایل و جلوبەرگ پێویستی بە سازدانی فاشن شۆ و ئیڤنتە یاشتی تری پێویستە بەتەکید ئیڤنت زۆر گرنگە بۆ بەرەو پێشچوونی بڵێن کۆلێکشنەکان بۆ جلوبەرێک ئەمانە هەمووی لە ڕووی بڵێن فاشن شۆوانێ زیاتر ئەتوانێت خەڵک ببینێت و معلوماتی لێوەرگێت سازان خان کاری مۆدلینگ پێویستی بە ستانداردێک هەیە بۆ ئەوی ئەو کەسە بتوانێت لەو بوارەدا ڕۆڵی خۆی بسەلمێنێت یاخود تەنها لە هەرێمی کوردستان ئەوانن کە بڵێن لە ڕێگەی کردنەوەی پیجێکی تایبەت بە خۆیان و خۆیان ئەناسێن ویتر دەسەکەن بە کاری مۆدلینگ ئایا پێویستە ئەو خاڵانە چییە کە لە مۆدلەکە هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت کارەکەی خۆی بەباشی بسەلمێنێت بەتاکید دەبێت ینی لە شولارێکی ستانداردی هەبێت بۆ مۆدلینگ ئەوەش هەر ئەگەڕێتەوە بۆی کە بڵێن حکومت ئێمە قانونێک دانێ بۆ کەسانی کە نەک هەر کەسی هەڵاسێ خۆیەکا بە مۆدلینگ ئەوە نابێت ئەبێت تۆ شوێنێکی هەبێت بۆ ئەوەی کە و هەر وەکو ناونووسین وەکو ئیجازەیەک تۆ بەی بەو مۆدیلانە کە بتوان فاشن شۆ بکەن کە دیزاینەرێک ویستی عرضێک بکات تۆ بێ بچی بڵێن بە ڕێگەیەکی ڕسمی نەک هەرکەس هەستێ بۆ خۆی بێ بڵێ من مۆدیلینم ئەمە بزانم کە لە هەرێمی کوردستان مۆدیلینەکانمان لە چه ئاستێکدان وەکو دیزاینەرێکی جلوبەرگ تۆ چۆن ئەیان بینیت هەنێکیان بەلای منەوە باشن و هەنێکیشیان ستاندارد نین
هەرچەنە ئێستا من لێرەشەوە ئەوواڵێم لەوانەیە ئەو کەسانی کە بڵێن ستاندارد نییە جسمیان پێیان ناخۆش بەس لە ڕووی قانونیەوە ئەبێ ستاندارد بێ بێگومان. سازان خان وەکو دیزاینەرانی جلوبەرگ تا چەند کۆنتاکتان هەیە لە بینیەکە بۆ ئەوی کە بتوان کارەکان بەباشی بکەن، بتوانن ئیڤنت ئەنجام بدەن؟ ئایا تۆ وەکو خۆت هیچ کۆنتاکتێکت هەیە لەگەڵ دیزاینەرانی جلوبەرگی ترا بۆ ئەوی کە بتوانی هەم هاوڕێیان بیر هەم لە کارەکەشدا یارمەتی یەکتری بدەن؟ هەتا ئەم دەقەیە بە هیچ شێوەیەک کۆنتاکت نیە لە بەیمانە. هۆکاری چییە؟ هۆکاری زۆر هۆکار هەیە، بەڵام خۆشبەختانە هەر دوێنێ شەو یەکێ لە دیزاینەرەکان تەلەفۆنی بۆ کردین وتی ئەمەوێت من خۆم دەست پێشخەر بووم هەنێ جار، بەڵام ئەوان بەو شێوازە نەبوون کە من یعنی جوابی من بەنەوانێ بەس لە ینی لە دوێنێشەوە بڵێن کوڕێک هەیە بە ناوی زانیارەوە تەلەفۆنی بۆ کردم کە ئێمە سەپۆرتی دیزاینەرەکان بکەین بۆ ئەوەی کە ئێمە هەموو دەستی یەکتری بگرین و بتوانین کە ئیڤنتێکی زۆر زۆر گەورە ساز بکەین. من خۆم یەکێکم لەوانەی کە ئیشەڵا لە بەیانیەوە دەست پێ ئەەکەین بۆ ئەوەی کە سەپۆرتی دیزاینەرەکان بکەین و پاڵپشتیان بکەین ئەگەر هەر کەسێک حەز بکە ئێمە هاوکاریانە بین. بە خۆشحاڵیەوانێ بەو هیواین کە هەموو کات بەو شێوەیە یارمەتی یەکتری بن بۆی کە بتوانین کە بواری فاشن لە هەرمی کوردستان بەرەو پێشەوە بەرین. سازان خانەمەوێت بزانم کە بەدەر لە گەنج چ چینێکی تر هەیە لە هەرمی کوردستان گرنگی بەڕێخستنی جلوبەرگەکانی بدا؟ وەگەزانین کە لە وڵاتانی دەرەوە کاتێک بەرەو پیری ئەچن تەمەنیان بەرەو پیری ئەچێت زیاتر گرنگی بەخۆیانەدەن. ئایا لە هەرمی کوردستان بەم شێوەیە؟ نەخێر. کە بڵێن کە ئەچنە تەمەنەوە ئەڵە نایتر ئێمە پیر بووین، بەڵام من زۆر لە هەوڵی زۆر شتام ینی سا بڵێن بە نیسبەت ئەو کەسانی کە قەڵەون کە جسمیان پڕە ئەمە ئیڤنتێک لەو بابەتە سازکەین بۆ کەسانی کە قەڵەون ئەڵێ من زعیف نیم من قەڵەومیان بۆ کەسانی کە تەمەنیان هەیە. ئێمە وا پێویستەکە لە بڵێن لە کوردستانە ئەو ئیڤنتانە هەمووی زیینوو بکەینەوەوانی و بتوانین ئیشی لەسەر بکەین. سازان خانوەکو دوا پرسیارم ئەمەوێت بزانم کە لە کۆتاییدا چیت هەیە بۆ ئەو کەسانی ئەیانوێت ببن بە دیزاینەری جلۆبەرێک پێویستە چی بکەن تا سەرکەوتو بوون لەو وارەیە؟ وەکو ڕێی خۆم و لە وڵاتەکانی جیهانیشە ئەوە یەکەم شت ئەبێت بڕین و دوورین بزانن. ئەگەر بڕین و دوورین نەزانن ناتوانن بە من بە دیزاینەر، چکە ئەوەی کە لە مێشکی تۆیە تۆ خۆت ئەتوانی دروستیکەی ناتوانانی بێ بە کەسێکی تر بۆ دروستکە. ئەگەر تۆ سکێچێک بزانی ڕسمێک بکەی لەسەر وەرەقەیەک ئەگەر خۆت بڕین و دوورین نەزانی ناتوانانی بێ بە کەسێکی کە ئەو فکرەیە لە مێشکی توە ئەو بۆ دروستکە. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیارەکانە، بەڵێ سپاس بۆ سازان محەممەد سەرۆکی ڕێکخراوی سازانی ڕەنگەکان دیزاینەری جلوبەر کە بە شوێکی ڕاستە و خۆ لەگەڵمانە بوو. بەڵێ عزیزان ئێستاش بڕگەی نیگامان هەیە بابەیە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین.
بەڵا زانم لەگەڵتان بەردەوامین وەک وتمان تەوەری کۆتاییمان و سێهەممان قسە و گفتوگۆکەین لەبارەی دانانی پلان بۆ ژیانمان بۆ ئەوی کاروبارەکەمان بەباشی بڕوات و لە هەمان کاتیشتا تا چەند گرنگە لە ساڵی نوێ ساڵی 2020 پلانی تایبەتی خۆمانمان هەبێت بۆ ئەوەی کە ئەو خەون و ئاواتانی هەمانە بێنەدی هەر بۆ مەبەستەش بەڕێز زانستدانە شارەزا لە بواری گەشەپێدانی مرۆیی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان نوێنە کاک زانست سڵاو لێ ببیانیت باش بێت. زۆر سپاس سڵاو بەڕێستان. ساڵی نوێت لێ پیرۆز بێت. لە بەڕێستان و لە تەواوی بینێرانی خۆشەویستیش پیرۆز. زۆر سپاس دەکەم. کاک زانست با سەرتا باسێک لە گرنگی پلان بکەین بۆ ڕۆژانی هەرێک لە ئێمە تا چەند گرنگە هەر کەسێک کە خودی خۆی پلانی هەبێت بۆ ئەوەی کە کاروبارەکانی بەباشی بەرەو پێشەوە بچێت. جاتر ساڵ لە بەڕێستان ئەلبەتە کە باسی پلانەکەین باسی بەڕێوەبردننی کاتەکەین. ڕاستە. کە باسی کاتیشەکەین باسی بەنرخترین شتەکەین لە ژیانی مرۆڤ. لە ڕاستیە پارە بە نرخە، ئاڵتون بە نرخە، زەوی بە نرخە، مرۆڤ بە نرخە، بەڵام هەموو ئەمانە کاتێک نرخانەیە کە کاتمانە بێ. یعنی من ئەو کاتە وەکو زانستم ئەتوانم بجوڵێم خۆم قسە بکەم ئەو کاتی کاتم و کاتی کاتم نەما کەواتە من نەماوەم کەواتە شتێک نەماوە بەنای منەوە کەواتە بە نرخترین شت لە ژیانە کاتە یعنی کاتێک باسی کاتەکەین باسی ژیانەکەین باشە مادەم کە کات زۆر بەنرخە وەژ ئێمە ژیانمان ئەوێ کاتمانەیە بۆ ژیانە ژیانیش بەنرخە ژیانمان خۆشەوێ حەزەکەین ئینتاجمان هەبێت لە ژیانە حەزەکەین مەسەرەن بەهرەکانمان لە ژیانە بخەینە ڕوو حەزەکەین ئەو ژیانی هەمانە باشترین شێو ئیسtisماری بکەین کەواتە بۆ ئەمی کە ئەم کات و ئەم ژیانە ئیدارە بدەین پێویستمە پلانە ینی بۆی ئەگەر مرۆڤ پلانی نەبێ ئەو کاتە نازانە کاتەکانی چۆن ڕێک بخە ئەو کاتی کە وتمان لە هەموو شتێک باش پیرۆسترە گەورەترە گرنگترە بۆ چونکە ژیانی من ینی کاتی من ینی ژیانی من باشە کەواتە پلان ئەوەندە گرنگە ئێمە بۆی کە ژیانمان ڕێک بخەین بۆی کە ژیانمان بەڕێوەبەرین بۆی کە ژیانمان ئیدارە بدەین پێویستمان بۆیە پلانێکمان هەبێ بۆ ژیانمان وەکو شەخص پلانێکمان هەبێ بۆ ژیانمان مەسەلەن وەکو ژیانی شخصی وەکو ژیانی خێزانی وەکو ژیانی خوێندن وەکو ژیانی کار و کەسابەت وەکو ژیانی وەکو حکومەت وەکو سیاسەت هەموو ئەمانەی تر یعنی ئەشێ پلانی ئەم ساڵی من بۆی کە سادەی کەمەوە لە چەند بۆعدێکا بێت لە چەند ڕێگایەکە بێت پلان تەنها لێک شتان نییە پلانم بۆ تەندروستی خۆم چییە چوری خوێنەکەم 400 چۆنێکم بە 200 بۆ نمونە کێشم 120 کیلۆیە چۆنێکم بە 89 وانە لە ڕووی سیاسی و ئەمە مەسەل لەگەڵ حیزبێکی سیاسیە کار بکەم مشارەکەی سیاسی بکەم پلانم چیە بۆی کە لەگەڵم حیزبە سیاسیە و من چ پێگەیەک لەم حیزبە سیاسیە من خوێندکارێکم چۆن ئەتوانم نمرەیەکی باش بێنم چۆن ئەتوانم کە خوێندنەکەم باش پەیڕۆکەم چۆن چەند دەرسێکە کەمتەر خەمم مەسەرەن باش تێنەکەشم چۆن ئەوانە تەعویزەکەمەوە پیاوێکم ژنێکم چۆن ئەم ساڵ پلانمێ بۆی کە ژیانی هاوسەریم ئەگەر لە پار خراپ باشتر نەبێ خراپتری نەکەم مەسەرەن باوکێکم دایکێکم هەموو ئەمانەی تر بۆیە کە باس پلانەکەین گرنگە ژیانیانی ڕوئیەکی عام دنیا بینێکی گشتیمان هەبێ ئاماجێکمان هەبێ لە بواری ڕۆحیەوە لە بواری جەستەیەوە لە بواری اقتصادیەوە لە بواری هەموو بوارەکانی ترەوە کاتی ئەو ڕوئیاتە بوو کاتی ئەو دنیا بینێتە بوو لەسەر ئەو دنیا بینێ بڕیارە دەی من چیم پێویستە بەڵام تۆ ئەگەر دنیا بینیت نەبێ ئەگە پلانیش دابنی گرنگنی ینی بۆ نمونە من گریمان لە پلانە زۆر گرنگە ناسینی خودی خۆت ناسینی تواناکانی خۆ زۆر گرنگە چونکە چۆن سێریکەین ئەگەر باسی پلانکەین من ئەمەوێ بێمە تەلەڤیزۆنی گەلی کوردستان کەواتە هەدەفەکەم هاتم بۆ تەلەڤیزۆنی گەلی کوردستان بەڵام ئەگەر نەزانم من لەکوێ نازانم ینی خاڵی دوو خاڵمانێ خاڵی گەلی کوردستان ئەگەر خاڵی خۆم کە من لێرە لەو شوێنی کە لێم ئەگەر خاڵی دەستپێک نەزانم خاڵی ئەو سەریشم بزانم گرنگ نییە من ئەمێ بۆرە مەبم بەسەر کۆمار باشە ئەگەر نەزانم من ئێستا لەکوێم من نازانم ببم بەسەر کۆمار ناتوانم من ئەگەر ئەمێ خوێندکارێک نمرەیەک بێنم ئەگەر نەزانم ئێستا ئاستی من لەکوێیە جوگرافیای خەریتەی من پێش ئەوەی شوێنی یەکەم دوم دیاریکەم شوێنی یەکەم دیاریکەم بۆی گرنگە مرۆڤ خۆناسین پێداویستێکی گرنگە لە پلانە مرۆڤ کە خۆی ناسی ئەزانە ئەم پلانە ئەبێت چۆن دابنێ چۆن ئەبی گونجێ لەگەڵ ئامانجەکەیە یەکمان کات و خۆناسیین گرنگێکی زۆری هەیە لە دانانی پلانە کاک زانست ئەمێ بزانم کە هەمان ئەو پلانەی کە لە ساڵی 2019 هەمان بووە پێویستە کە پەیڕەوی بکەین لە ساڵی 2020 شایان پێویستە لەگەڵ هاتنی ساڵی نوێ پلانی ژیانمان بگۆڕین جاگەر
پلانی 2019 بۆ 2020 بێ ئەوە قەجلەکانی 90مان بۆ ساڵی 2020 بێ حق قەجلەکانی 2009مان بۆ 2020 لەبەر بکەین یعنی ئێمە پێویستە ئەڵەن ئەوەی کە فەرمایشتێکەوەی کە دوو ڕۆژی لێک بچێ مرۆڤێ کەواتە مرۆڤە گێلە ئەگەر 2 ساڵی مرۆڤ لێک بکەوە دیارە زۆر گێلە کە هیواداری مرۆڤ گێلەکان نەبینێمە لەبەرەوە پلانی 2020مانە بێت جیاواز بێت لە پلانی 2019 جیاوازەکە ئەوە بێ ئەو خاڵە لاوازانی کە لە 2019 ئەو خاڵ لاوازانی کە لە 2019 نەماتوانی پڕیان بکەینەوە ئەو خەرانە چی بوو کە لە 2019 ئازاری داین ئەو شتانە چی بوو ئازاری داین من چی ئازاری دام بۆ نمونە لانی اقتصادی ئازاری دام زمان ئازاری دام نزانی زمانێک یان خراپی لە خوێندنەکەم ئازاری دام یان پەیوەندی خێزانەکانم سادوسەر پەیوەندی خێزانەکەم ئازاری دام چی لەمانە ئازاری دام ئەو نقطە لاوازانێک کە منەوێت لە پلانی 2020 ئیشی لەسەر بکەم چونکە ئەگەر ئیش لەسەر بوو کەواتە ئۆتۆماتیکی پلانەکەم سەرکەوتو بێ بەڵام ئەگەر هەمان پلانی ڕڤیوکی بکەین 2019 یان حتاوانەی کە پلانێکشیان نەبووە کە باسی پلانەکەین بۆی کەشتەکە زۆر سادەکەم و زۆر گرنگە دەفتەرێکمان هەبێ بەڕاستی وەرەقەیەکمان هەبێ ئەم ساڵاتەوەی چی بکەیت یعنی ئێمە ئەم بەرنامەی پێشکەشەکەین ئەگەر دەرهێنەرە بەڕێزەکان پلانیان نەبێت تەوەری یەکەم ئەوەی و تەوەری دوم ئەوەیە تەوەری سێم ئەوەیە ئەزانین چی ڕوەدا هەر سێ میوانەکەتان بەیەکەوە دێن یان هەرسێکیان نایەن جا بەڕێزێکی تر لەو کاتۆ لە منوختی هەواڵ پێشکەشکردنە ئەو ێتە ستۆدیۆڵە من هەواڵە خێنمەوە لەو کاتۆ پەیامنەرەکەتان کاگاوارە لە بازارەوە لە مژ راپۆرتێکم حازرە و ڕاست و خۆ خەڵکم وەگرتو ئەی دوێنم کەواتە شتەکان بێک و تێکەڵە بێ ینی ناتوانانی بچی بۆیە ژیانی ئێمە زۆر جار بەهۆی کە ڕێخستنیتیان نیە پلانیتیان نیە ئەبینی موعد لەگەڵ دایکت تێ لەگەڵ باوکە لەگەڵ هاوڕێکە دەرسەکە دواکەوتووی نەچوو بازار جلەکانن هێناوەتەوە چوزانمیان ئەمنەشت بە یەکاکەوت هین بۆ نازانی چ بکەینی بەڕاستی ئاڵۆسکاو حتا تۆ ئەگەر کابانێک خانمێک بێ یاپراخێ دروست بکە بۆ دروستکردنی یاپراخێ بەڕاستی خۆ پلانێکی ئەگە نەشنووسی بێتەوە ناڵێ ئەگەر بە سڵقەکە بکڕم ئەبێ باینجانەکە بکڕم ئەبێ پراسۆکە بکڕم ئەبێ فڵان ئەگەر ئەمانە نەبێ یاڵا یاپراخ دروستەکە برنجەکەی شتۆتەوە حازر کردو بەڵام گەڵامیەوەی نەکردیوە ممکنی ئەمە لەبەرەوە حتا بۆ دروستبیانی بۆشتی زۆر سادەژەن پلانمانەوێ پلانمانێ ئەگەر پلانمانەوێ ژیانمە وێرانەبێ و بەشێک لە وێران بوون و دواکەوتنی وڵاتی ئێمە بێپلانیە ئەزانین 28 ساڵە حکومڕانی کوردیمانەیە ئەگەرم 28 ساڵە حکومەتی کوردی باڵم 28 قەیرانمانەیە ئەگەر حکومەتی کوردی هەر ساڵە پلانی دانا بۆ یە قەیران ساڵە بۆ کارەبا ساڵە بۆ سوتەمەنی ساڵە بۆ هاتوچۆ ساڵە بۆ تەندروستی ساڵە بۆ خوێندن ئێستا کێشەمان نەبە و بەڵام مادەم پلانمانیە نازانین هەان لە پڕ ئۆتڵ ڕاگەێنرێ لە پڕ چوزانم جادێکە گیری لە پڕ پرۆژێکەیە بەردی براقی دانرا و دووبارە تەعمیر دەکرێتەوە دووبارە لەوەرە بەشێ لە کوشتەی وڵاتی ئێمە کە ئێمە دواکەوتوین کە ئێمە لە دواوین کە ئێمە لە دوای کات و زەمەنەوەین کە ئێمە داگیرکراوین هەچی ئەمانێتتر باسێکەکەی لە ڕووی سەقافی لە ڕووی حتا لە ڕووی جوگرافیشەوەیە کە لە ڕاستی ئەمە پلانمان نییە وەکو دەوڵەت و پلانیشمانی بەداخەوە کە لە دەوڵەتە ئەم کێشەمانەیە بەداخەوە زۆر تاکانیشمان پێشەمانەیە کاک زانست ئەمە بزانم هەنێک کەس هەیە کە زۆر شکستە ئەهێنن هەرچێک خەون و ئاواتیان هەیە هەوڵی بۆ ئەدەن نایەتەتی هۆکاری ئەوە چییە هۆکاری ئەوەیە کە پلانی نییە یاخود هەوڵی باش نادات بۆەوەی کە بگات بۆ خەونەی هەیەی من پرسیارە تۆکەم حەو بۆ لە بیرێکا بوون دوانیان وتیانە چینە دەرەوە چەند بۆ لە بیرەکەی ماونەتەوە هەر حەوت ماونەتەوە خۆکە وتیانە چینە دەرەوە نەچوونە دەرەوە ئێمە زۆر جار بڕیارە دەین ئەڵین ئەوە ئاکەین قسە ئاکەینەوەنی بەکردار نەچوین لەبەرەوە بزەبێت بە قسە و بەبیرکردنەوە من حەزم لێتی آخر حەزم لێتی فرەکە کردار فەرقی زۆرە تۆ بۆی حەزەکەیت بکەیتە کردار ئەزانی چی پێویستە توانات پێویستە زانینیت پێویستە لێ هاتووی و مهارەتت پێویستە تۆ بۆی زانینی زیاد بکە بۆ ئەنجامدانی کاری بەچی بکەوێت بخوێنی پشتە کۆرسەوە بخوێنیتەوە بۆی کە لێ هاتووی و کارامەی زیاد بکاتی پەری پێ بدەیت جا بۆی هەموو ئەمانە بەردەوام پێ بکەی ئەبێ حەزت هەبێ حەزەکە و حەزی 2 هەفتەیە نەبێ ئێمە هەمومان پلاندانی 2 هەفتەیە 2 هەفتەی یا دوای 2 هەفتەکە نەماوە حەزمان لە شتێکە 2 هەفتەیە ئەبێ ویستەکەت ئەمەندە زۆر بێ بۆ ئەو بابەتە کە سار نەبیتەوە و ئەبێ تیکرار دووبارە یعنی بەردەوامی زۆر گرنگە بۆ سەرکەوتنی ئێمە لە کارە خەڵکمانێ زۆر سەرکەوتووە بەڵام پێش گەیشتنی بە خاڵی کۆتایی شکست دێنێ یعنی هەمیشە لە بینی سەرکەوتن و شکستە تاڵەمیەکەیە ئێمە حەقی خۆیەتی کە سەری
فیلمێکەکەین کتێبەکە خوێنینەوە سەری دوو گۆڵێکەکەین تەنانەت سەری پێشبڕکێکی ئەسپ سوارەکەین پێشبڕکێکی ڕاکردنین تەنها بە چاوی بینەرێک سیر نەکەین ئەزانین قوڵتە بیرکەین سەرکە بینی گۆڵکردن و گۆڵ نەکردنی تەنها ئەوەی فەرقە یەکێکیان بە لەحزەیەک دواکەوێت بە چرکەیەک دوو ئەسپ پێشبڕکەیەکن دوو ئەسپ سواری یەکیان بە ئەتوانم بەڵام بە 1 سانتیم پێشەکەوێت دوو کەس ڕاکردنەکەن بە چرکەیەک یان جاری وایەک لە سەتی چرکەیەک ئاگادای پێشەکەوێت بۆیە زۆر جا ئێمە خەریکە بگەینە سەرکەوتن بەڵام کۆڵە دەین بۆیە کۆڵنەدان و بەردەوامی بەڕاستی کلیلی ڕاستەقینی سەرکەوتنە کلیلی ڕاستەقینی بەدەستێنانی خەون و ئاماجەکانمانە خەڵکی ئێمە بۆیە تۆزێ نەفەس کورتین ئەمانە زوو بگەین ئەمانە بە لەحزەیەک بگەین بە لەحزەیەک پێ بگەین بە لەحزەیەک گەورەبی بە لەحزەیەک نا شتیوانیە بە لەحزەیەک مرۆڤ ناگات یعنی تۆ بتێ بێتە کەناڵی گەلی کوردستان بە هەنگاوێک ناگەیت ئەبێ هەزار هەنگاو بنی دایان کۆڵامی بڕیوانیە تێ بتێ بچتە بازار بەیەک هەنگاو ناچی تۆ پارێک خۆی هەتوێ پارۆ نام خۆی بێک جار خود نادرێت کوتە کوتێکی پارچە پارچێکی اینجا خۆتی بدەیت بەڵام ئێمە ئەومانەوەی کە فەرمووت بۆ مەسەن جاری وە خەڵکێکمانی هەوڵجەدا بەڵام سەر ناکەوێت هەوڵەکەی ئەوەیە کە کردای لەگەڵانی فعی لەگەڵانی ئەکشنی لەگەڵانیە وەکو بۆقەکانی کە عەرزم کردی ئەڵێن ئەچینە دەرەوە ئەچینە دەروی بیرەکە بەڵام ئەچین نبوویتە قسەوانێ ئێمە ئەڵێن بۆ نمونە ئەمساڵ ئەوواکەین بەڵام خۆ نەمان کرد کاتێک کە کردمانە جاو کاتێ فعلە کردار ئەکشنە و ئەو بەردەوامی کە باسم کرد زۆر گرنگە ئێمە تۆزێ ئەومان هەیە زوو کۆڵە دەین تۆزێک زوو کۆڵە دەین یعنی زۆر جار پێش بردنەوە پێش لەسەر ئەو کۆڵدانە هەنێک کەس هەیە شکست ئەهێنێ ئیتر تەواوی پلانەکانی کە بۆ خۆی داناوە تەواوی خەون و ئارەزوەکانی کە هەیە بووە هەمووی کۆتایی پێهێنێ لە من تەواو شکستم هێنا و ئیتر پێویست ناکات جارێکی تر نە پلان دانێم نە حەز و ئاواتم هەبێت ئەمە بۆ ئەم کەسانە چی ئەڵێیت ئەوە خەڵکی ناسە کورتن من بە تۆ و بەخۆم و بە بینێرانی بەڕێزەڵێم ئەگەر ئەوان کەسی پشکە بن کە بە یەک ڕۆژ گەورە بووە بۆتە پیاوێکی گەورە ژنێکی گەورە قسەکانی هەمووی غەڵەتە ئەگەر پێشکەشکارێک شکە بن کە بە یەک جار تۆتە سەرستەی غەڵەتی نەکردووە ئەوە کاتە من لەم مەجلیساسمە دەرەوانیە ئەگەر ئەوان مناڵێک شکە بن بە یەک جار فێری قسەکردن بووە غەڵەتی نەکردووە ئەوە ئیترم قسانی ئێمە حەق بڵێن بەهای نییە ئیتەم برادرە باس چیمان بووکە ئەگەر نووسەرێک شکەبان یەکسەر کە قەڵەمی گرتو بۆتە نووسەرێکی گەورە ڕۆژنامە نووسێک بۆتە ڕۆژنامەنووسێکی باش سەرکردەیەک دەیان جار شکستی نەخواردووە یەکسەر بۆتە سەرکردەیەک بۆتە فیگەرێک ئەگەر کەسێک مناڵێک هەر لە خێزانەکانی خۆمانە ینی بۆی سادێکینەوە ئەگەر مناڵێکمان پێشک دێ بە یەک جار کە لەگەڵ بوو بە ساڵێک کوی دوو مانگ بۆ نمونە هەستا و پێگرت و چوار مەزبوط ڕۆیشت ئەو کەواتەم قسانەی بەهای نییە بەڵام هەموو ئەمانە پێمانەڵێ بە پێچەوانەوە ئێمە بۆی کە پێ بگرین دایان جار کەوتین ئێمە بۆی فێری قسەکردن بین چەند جار زمانی خۆمان گەست چەند جار غەڵەتمان کرد ها بۆی کەنان خۆین چەند جار قوتمانە لە قوربمان گیرا هێنامانەوە دەرەوە بۆی کە قەڵەم بگرین چەند جار غەڵەتمان کرد چەند جار لاسی کوژانمانەوە چەند جار کەسمان خوارد کە فێری سیاقەت بووین کە فێری قسەکردن بووین کە فێری بەرنامە پێشکەشکردن بووین بۆیە ئەو مرۆڤ کۆڵەدا بەڕاستی ئەوە لە ڕاستیە خۆی نەناسی و توانە ناخیەکانی کوبایی ئەوە نیە کە بتوانە سەرکەوێت ئەگەر مرۆڤ قەرارە بە یەک جار سەر بکەوێ باڵندەیە بە یەک جار باڵ بگرێ مناڵە بە یەک جار پێ بگرێ کەواتە ئازایەتی سەرکەوتنی جیاوازی من و تۆ چیە ینی جیاوازی سەرکەوت و گشت خواردوێ چییە ینی سەرۆکەکانی ئەمریکا کەم کەسیانە بە یەک جار چوێتە ئەسەن نیانە بە یەک جار سەر چوێتە بۆتە سەرۆکی ئەمریکا بە ترەمپیشەوە باشە نیکسن وابزانم 6 جار خۆی بژار هەر فەشەل یەنە حتا ئەمانە بە فێر بین ئێمە ئەم پش و درێژەی کە پێویستە بخواستم بۆ ژیانی تازە ڕەنگە بۆ ژیانی زۆر گرنگ نەبووە بەڵام بۆ ژیانی تازە منافەسەکە قورستر لە جاران میرزایەک لە شارێکە ئیتر هەموو شتێک بوو عەریفێک لە شارێکە دەوری دەلی وای ئێسای و بەڵام ئێستا لیواشی تۆ دکتۆراش ئێستاکەی پێکەی خۆت نەگرتووە منافەسەکەی قورسە بۆیە لە ئێستا و کەسێک کە نێتی سەرکەوتن نێتی ئەوەی هەیە لە بوارێکە پێش بکەوێ لە ڕاستیاگە پیوە بەهنگاوەگەچێتە بازار ئەوە غەڵەتە ئەو هێشتا لە خەیاڵاژی کاکزانست ئەمە بزانم هۆکاری چییە ئێمە لەناو کۆمەڵگەی خۆمانە کەم گرنگی بە پلاندانان ئەدەین ئایا هۆکاری ئەوەیە کە هەل لە کۆنەوە کە هەل لە مناڵیەوە کە لە دایک بووین خێزانەکانمان فێریان نەکردونیا خۆت خوێندنگەکانمان دەستیان نەبووە لەوەی کە پلانێکمان هەبێ بۆ ژیانمان بۆی سەرکەوتوو بین هەموو ئەوانی کە باست کرد بەشێکن بەشێکی پەیوەندی بە کولتوری ئێمەوەی هەر کولتوری ئێمە کولتورێکی بێپلانە پەیوەندی بە حکومەت و دەسەڵاتی ئێمەوە هەیە پێشتر ئەگەر کوشتەی داگیرکەربووین بەڵام دەسەڵاتی کوردی دەسەڵاتی بێپلان بووە
سیستەمی پەروەردەی ئێمە، سیستەمی زانکۆی ئێمە، سیستەمی سیاسی ئێمە، سیستەمی دارایی ئێمە، یعنی هەموو ئەمانە هەستەکەی شێوایەکێ لە پلانە. یعنی تۆ گەر وڵاتێک پلانی مەزبوطی هەبێ موچەی مانگیەک لە مانگینۆ لە مانگیەک نازانم مانگینۆ لە مانگێکا دابەش ناکە. یعنی ئەزانێ پلانی پشۆکانی کێ، ئەزانێ پلانی هەموو شتەکانی تریکێ. بۆیە لە ڕاستیا ئێمە وەکو حکومەت شکستمان خواردو لە پلانە. یعنی حەقا ئەم کابینەیە ئەگەر هیچ نەکات تەنها پلان تەنها ئەگەر پێم ئەم بڵێ 20 ساڵێکی کوردستان چی لێ بکات، 10 ساڵی ترەوە چەند بەنداو دروستکات، چەند جادە گەورە بکات، چەند ینی چی پێ بۆم سێکتەرە هەموو سێکتەرەکان بەرحاڵ و کولتوری ئێمە کولتورێکی بێ پلانە و سیستەمی خوێندنی ئێمە و خێزانەکانی ئێمەش هەموو ئەمانە بەڕاستی ڕۆڵیان هەبوو لەوەی کە ئێمە هەمیشە لەوەیە بین لە پەلەپەلا بین ئەو پەلەپەلە ژوای کردو فریاج ناکەوین پەلی ئەوەتە کە پەلی هەموو ئەمانە شتێکەوەتە لە هەمووشیان دواکەوی. بۆیە من زۆر جاڵم لێگەڕێ لە حکومەت گەڕێ لە کولتور گەڕێ ئەمانە ڕەنگە من دەسەڵاتی ئەم نەبێ حکومەت بگۆڕم وەلو ئەکرێگە وردیکەینەوە منش هاواتێکم دەنگەگە دەم و دەنگە بەڵام باواز دەوەش بێنین خۆ ئەتوانم خۆم بگۆڕم ئەزانی یعنی جوار لە نەهرۆ لە کتێبەکەیە کە پێم وایە بۆ گاندیان بۆی کەلەوانی نووسیوە لە وەسێتە کۆک وەسێت ێگاڵێ من لە سەرەتای ژیان ماویستم هەموو دنیا بگۆڕم شۆڕژ گێڕێک بۆەوەیش ئەڵە بەڵام دوای تێگەشتم توانێتە ناخۆشم بگۆڕم بۆیە ئەگەر خۆت بگۆڕی مرۆڤ جاری وایە توانی دنیاش بگۆڕی یعنی مرۆڤ جارە باوازدەوە بێنم جەوە عامەکە دەستکاری کەم و نازانم فلان دەستکاری کەم و هەموو ئەمانە با جارێ خۆم دەستکاری کەم خۆم دەستکاری کرد کە پلانی بۆ ژیانی خۆمدانا من جارە لە ئێستا لە خۆم بەرپرسم لە خۆم بەرپرسم ئەنجار لەگەڵ خۆشما وەکو ئەندامێکی خێزان لەگەڵ خێزان بەرپرسیارەتیمە وەکو ئەندامێکی کۆمەلگا وەکو ئەندامێکی کۆمەلگای مەدەنی و حیزب ئەمانە بەڵام ئەگەر جارێ خۆم پلانم بۆ ژیانی خۆم نەبوو ناتوانم باسی پلانی گشتی بکەم بۆیە بەڕاستی قسەی جدی من ئەوەیە کە ئێمە لەسەر ئاسی تا خەریکی پلان بین ینی پلانەشتە شخصیەکان لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی هەموومانیترەوە کە خۆمان بنیاددا دوای وردە وردە ئەگۆڕێ بڕوان وایە لە ماسای ئاتوانین ئێمە زیاتر ئیشکەین چونکە ئەو بەڕێزانەی ڕەنگە کە پلانی گشتیان بەدەستێت بەشێکیان هەل لە وڵاتە سای نەبن تا گوێمان لە بگرن بەشێکیان هەگوێمان نەگرن بەشێکیان گوێشیان لەمان بێ قسەکانیان بە دەرنەخوا بۆیە قسەی جدی ئەوەیە کە ئێمە لەسەر ئاستی تاک وەکو فەرد ئێستا من بەیانی بێتە 2020 ساعاتێک دو ساعات لەگەڵ خۆم دابنیشم بە دەفتەر و قەڵەمێکەوە بەڕاست 2020 چی منی ئازێتدا 2019 چی بکەم بۆی کە 2020 باشتر بم ئەو شتانە چی بوای کرد من لە ڕووی ڕۆحیەوە لە دوابم لە ڕووی مادیەوە لە دوابم لە ڕووی جەستیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەیوەندی خێزانیەوە هەموو ئەوانی تر یعنی لە ڕووی پیشەیەوە بینوسم من پێویستم بەوەیە بۆ نمونە ببمە خوێندکارێکم پێویستم بۆیە باسر پرێشتەشنکەین لە زانکۆیە باشتر بتوانم عرض کەم کەواتە پێویستم بۆیە من لە بواری ڕەوان بێژیا خۆم شارەزاتێکم نەخێر پێشکەشکارێکم لە ڕووی زمانی جەستەوە پێویستم بۆ یاسمەکەم لە ڕووی زمانی جەستەوە من لاوازیمەیە کەواتە پێویستم بۆیە دەورەیەکی زمانی جەستە بینم من گەنجێکم کارم دەست نەکەوت لەبەر ئەوی زمانم نەزانی لەبەری مەهارەتم نەبوو لەبەر ئەوەی حتا ئەو مەهارەت و زمانیش مەزانی بۆ نمونە لە ڕووی تەعامل نەمزانی هەڵکەم یعنی نەمتوانین لەگەڵ کەسە هەڵکەم کەواتە پێویستم بۆیە من لە مای خەڵی خۆم چارەسەرکەم ئەمە چۆن چارەسەرکرێ کەواتە پێویستە لەگەڵ فلان کەس قسە بکەم کەواتە پێویستە ڕاوێژە فیسار کەس وەرگرم پێویستە بچمە فلان خولو دەورەوە ئەم کتێب بخوێنمەوە یعنی ئەمانەت دابنی بۆ ساڵی تازە تا ساڵی تازەمان حاڵی تازە بێ کاکزانت وەکو دوا هەمین پرسیارم ئەمەوێت بزانم کە چیت هەیە بۆ ئەو کەسانەی کە ئەیانوێت بەبێ پلانکاری ڕۆژانەیان بکەن ئەمە تا چەند زەرەریان لێ ئەدات لە ڕاستیە کارەکان بە پلان باشتر بەڕێواچن وەکو پێشتر وتم ئەگەر تەنها خانمێک بێوێت یاپراخێک حازر بکە پێویستی بۆیە کە ئەگە پلانەکە نووسراویش بە لەمەشی خوا بیرەکاتەوە من پێشەوەی کە بکەم سەڵق بکڕم گەڵامی و بکڕم نازانم برنجەکە پشۆمەوە پلاسۆکە بکڕم سەوزەکە بژنم کەواتە تۆ بۆ ئەمە پێویست بۆیە پلان دابنی ئەیە بێ بۆ ژیانی تایبەتی خۆمان یعنی من زۆر کەسە بینم لەبەری پلانی نیە تۆ تەلەفۆنی بۆ کەڵی کاک فلان کەس ئەوە سعات دەمەوعیدمانە لە بەسەرچاو منی بۆیە کە مەڵام دەو چارەک ئیشێکم پێتەڵە بەسەرچاو دایکیشی پێیەکە هاوسەرەکەشی شتێکی ڕاست پاردووە وەزیفەکەشی بۆیە هەموو ئەمانە چونکە نازانە سعات دەخەریکی چێ پێشتی بیرێ نەکرێتەوە ئەبینی لە سعات دایکیانی پێ ناکری یان لەژێ سترێسە یان هەمیشە تووڕێ نازانە کەمەم بکە هەمیشە دووسێ ئیشی بەجێشتە دووسێ ئیشی نەکردو دووسێ موعدی بەسەرەوەیە دووسێ ینی هەمیشە ئەوانەی کە پلانیان نییە ئەگەر قسەیان وڵام زۆر سەرقاڵم ئەڵی سەرقاڵی چ لە خۆشم نازانم کۆمەڵە برادەرە بوون لە سەرا دانیشتن
زۆر جار سەعبەت مەسەرەن یەکترمانە بینی ئەمون مەشغوڵی چین گوڵا لە بێئیشا زۆر مەشغوڵی یعنی ئەومە بێئیشی نازانین چی بکەین لە ڕاستیان مرۆڤیش کە پلانی نەبوو نازانێت چی بکات پلان نازانە لە ئەبێ ئێستا چی بکات دو سەعاتیتر چی بکات سێ سەعاتیتر چی بکات تۆزی لێرێ تۆزە لەوێ وەختە گەزانی کە ئەڕاتەوە وەستە کە هیچی بەرەم نێنا ئەنجا بیرەکات و ئیشەکانی دوێنێ ئەبوو بکردانی کرد و ئیشەکانی دوێنە هاتوتە ئەمڕۆی ئەمڕۆژ ئەبێ بگاتە سبەی بۆیە تووشی پێشە مشتە سترێسە بێت تووشی زەختێکە بێت تووشی بێتاقەتێکە بێ لەگەڵ کلااوی خۆیان شەڕەکە لەگەڵ سیارەکەی خۆیان شەڕەکە لەگەڵ جادوبانە شەڕەکە بۆی ئەمە پەیوەندی بۆیە کە ئەو لۆدە زۆرە هەموو چۆتە سەرێک نەیزانی ویشەکانی تەوزیعکە بۆی کە یەکەم جار ئەواکەم دوم جار ئەواکەم سێم جار ئەگەر نووسینیش نەوە پلانی ڕۆژانەمان لە مێژی خۆمانە دامان ناوە بەسەنگرنتین کارچێ بیکەم زۆر جار فقی ئەولەویاتی زۆر گرنگامە یعنی جاری و ئەمە دوو کارمانێ کارێکمان گرنگ هەیە پێویستە ئەوە بابەتێکە مادەم کاتمانە بۆ ناتوانێت شیکەینەوە بەرحاڵ کاتمانە ینی کاری گرنگ پێشەخەین ناگرنگ پێشەخەین لەسەر کاری گرنگ بۆ نمونە من دوو کێشەی تەندروستیم هەیە یان سێ کێشەمەیە کێشەیەکمان سێ ئیشم هەیە ئەمڕۆ ئیشی کارم ئەوەیە کە لەگەڵ برادێک ماتم سەرێکی لێبم ئیشی دۆمیانم ئەوەیە کە دانم یەشێت بەڵام لەسەر ئەمانەوە تووشی ئازارێکی دڵ بووم خەریکە وێرانم کە ئینسانی بێپلان ئینسانی ناعاقڵە چێ جارە خەریکی سەردانەکە بێ لە ددانەکەشم زەروترەوەی کە من دڵم لەوانە دڵم پێویستی بۆ بێ دوو دقەیتر من بکوژێ لەبەرەوە بزانین چی گرنگە بیکەین کاری گرنگکردن لە پێش گرنگ کارکردنەوەی ڕاستە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێزدانزدانە شارەزا لە گەشەپێدانی مرۆیی کە بە شوێکی ڕاستەخۆ میوانمان بوو بەڵێ عزیزانم خۆشحاڵ بووین کە لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا میوانی ماڵەکانتان بووین بۆ هیواین کە سوودتان لە بەرگەو بابەتەکانمان وەرگرت بێت تا سبەینێ پێتان شادەبینەوە هەر شاد و سەرکەوتوو.